بەنای خۆی بەرزیباوتە جوانترین سڵاویەمەتان پێشکەش ئازیزان و خۆشەویستانی پرۆگرامی پەیامی ڕۆژ بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ لەگەڵ هاوکارم بە کۆمەڵێک تەوەر و بڕگە و بابەتین و جیاوازەوە هاتوونەتەوە خزمەتان بە هیوای ئەوەی کە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان جێگەی سود و ڕەزامەندیەوەی ئازیز و خۆشەویست بێت و بتوانن بە تەندروستێکی زۆر باشەوە تا کۆتایی بینەرمان بن. بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت ئازیزان. ئەو بابەتانی کە ئەمڕۆ بۆمان ئامادەکردوون تەوەر یەکەمیان قسەکردنە لەسەرەوەی کە قەرەباڵغی سەر شقامەکان چۆن کەم بکرێتەوە، واتە ئایا ئەمە پێویستە چه جۆرە پلانێکی بۆ دابنرێ بەپێی شوێن و کات پلانەکە بگۆڕێ یاخود نا. ئەمە گرفتێکە کە لەگەڵ گەورەبوونی شارەکان هەمیشە دروست دەبێت، بەڵام دەبێت ماستەر پلانی ئەو پلانی کە لە نێوان لایەنە پەیوەندیدارەکان بە تایبەتی وەزارەتی گواستنەوە و گەیاندن و بە تایبەتی هاتوچۆ دادەنرێت دەبێت بەو شێوازەبێت کە قەرەباڵغی سەر شقامەکان کەم بکرێتەوە لە ئۆتۆمبیل و هاتوچۆی هاوڵاتیان، کە ئەمە تەوەری یەکەمی بەرنامەکەمان دەبێت. وەروەها تەوەری دووەم دیارە ناڕزایی قوتابیان لە زانکۆ پەیمانگاکان دەستی پێکردووەتەوە. دوێنێ ئەنجومەنی وەزیران بڕیارێکی دەرکردووە بە سەرفکردنی 7 ملیار و 250 میلیۆن دینار لەوەی کە بۆ پاڵپشتی دارایی قوتابیان و چارەسەرکردنی گرفتی خزمەتگوزاریەکانی بەشە ناوخۆیەکان و زانکۆکان، واتە تەرخان نەکراوە تەنها بۆ دەرماڵەی قوتابیان. بابزانین ناڕزایی قوتابیان بەرەوکوێ دەڕواکەوە تەوەری دووەمی بەرنامەکەمان دەبێت. بەڵە بەڕێزان لەگەڵ ئەم دوو تەوەرە سەرکەشدا کۆمەڵێک بڕگە و بابەتی دیکەمان دەبێت وەک هەمیشە سەرەتا دەچینە لای بڕگەی کەشوهەوا فەرموون با پێکەوە بینەربین. دیارە ئەم ساڵیش ئەوەی کە تا ئێستا دیارە ڕوبەڕووی کەم بارانی بووینەتەوە، یا چاوەڕوان دەکرا بەپێی ئەزمون و بەپێی وەرزی ساڵ دەبوو ئێستا هیچ نەبێ کوردەواری وتەنی پەڵەی دابایە، بەڵام ڕێژەی بارانبارین زۆر کەمە و جوتیاران زەویەکان کشت و کاڵیەکانمان بە تایبەتی پێویستیان بە ئاوێکی زۆر هەیە و پێویستیان بە باران هەیە. بەشێک لە هاوڵاتیان لە ناوچە جیاوازەکان دەستیان کردووە بە نوێژە بارانە کە نوێژێکی سونەتە و ئەمە یەکێکە لە کەلتورە جوانەکانی کورد کە هەمیشە دەڵێن کورد و ئیسلام دوانەیەکی ئاوێتەی بووی یەکدیگین، بۆیە ئەمە ئەم جێبەجێکردنی ئەم سونەتەوە لەم کاتە دەشا زیاتر جوانیەکان دەبەخشێتە ئەو پێکەوەیە یا ئەو تێکەڵیەی ئاین و کەلتوری کوردەواری کە پێکەوە هەیە. لە قەزای سەی سادق نوێژە بارانە دوێنێ ئەنجام درا، سوایب محەممەد پەیامبەر ماڤیتێکی بۆ ئامادە کردوین. تاوان جگە لە سەی سایق لە ناوچەکانی دیکەش لە ڕۆژانی ڕابردوو ئەنجام دراوە بە تێبەر لە ڕۆژانی هەینی وام هەینیش بە دڵنیاوە لە چەند ناوچەیەکی دیکە ئەنجام دەدرێت، بۆیە پێکەوە بینێریەوە ڤیدیۆ بین با بزانین خەڵکی قەزای سێ سادق نوێژێ خوێنەکانیان چۆن نوێژە بارانە ئەنجام دەدەن.
دیارە ئێمە وەکو هاوڵاتیانی قەزای سێ سادق لە ئەنجامی ئەو دواکەوتنی باران ئەم ساڵوە وشکە ساڵی ساڵ پار وەکو مسلمانان دووبارە هەستمان بە مەترسی وشکە ساڵی کردووە و ئێمە الحەمدوللا مسلمانین و یەکێک لە سونەتەکانی ئیسلام نوێژی داواکردنی بارانە. ئەمڕۆ کۆمەڵێک لە مسلمانانی قەزاکە هاتوون دەرەوەی شار بەمبەستی ئەنجامدانی نوێژی بارانە و داواکردنی باران لە خوای پەروەردگار. لێرەوە ئێمە ینی بەڕاستی بێدەسەڵاتی خۆمان ڕاگەیەنین و تکامان وایە و داوامان وایە لە خوای پەروەردگار بە ڕەحم و بەزەی خۆی بە میهرەبانی خۆی ڕەحمان پێ بکا و بە نەبارینی باران تاقیمان نەکاتەوە، چونکە هەرچی چۆن ئینسانەکان لە ئاسێکی پێشکەوت نابن، بەڵام ناتوان بەرگەی هەندێک حەوادثی سروشتی بگرن کە خوای پەروەردگار تەدەخولی تیانەکە. بۆیە ئەمڕۆ ئێمە هاتووین تکامان وایە و داوامان وایە لە خوای پەروەردگار و بێدەسڵاتی خۆمان ڕائگەین دووپاتێکینەوە و پێویستی خۆمان هەموو کات و بەتایبەت بۆ باران بۆ خوای پەروەردگار دووپاتەکەینەوە و داوای بارانی لەکەین. ڕامان گەیاندوو بە خەڵکی شاری سێ سادقی خۆشەویست بۆی کەمی باران و بێبارانیەوە نوێژە بارانە لە پارکی سێ سادق ئەنجام دەین. الحەمدوللا ئەو خەڵکە بەڕێزەکەوە تەشریفیان هێنابوو، زۆربەی زۆریان سێدانە ڕۆژە بە ڕۆژون، هەروەکو سونەت لەسەرەی چوارەم ڕۆژە دەرئەچیت و بە خۆشوع و زەلیلی و بێدەسەڵاتی خۆت لیباس و جلوبەرگەکە هەڵە گێڕیتەوە چی بۆ نوێژە باران، چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاتێکە تەشریفی مبارەکی بردووە بۆ نوێژە بارانە ئەفەرمێ خاشعا متذللا، زۆر بە خشوع و خضوع و پێغەمبەری خۆشەویست صلی الله علیه و سلم تەشریفی بردووە. و ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر لەسەردەمی ئەویشا کە نوێژە بارانە خوێنراوە سونەتێکی موئەکەدەیە، سونەتێکی مبارەک و گەورەیە لە کاتی قات و قڕی و نەبوونی و کەمی بارانە سونەتە مبارەکە زیندوو بکرێتەوە، مسلمانان بەکۆ بچنە دەرەوەی شار لەوێ داواکەن دوعاکەن بۆی خوای گەورەی ئینشاءالله عیبادەتیان لێ قبول کا و ڕەحم و بەزەی خۆی و بارانیان ببارێنێ. ئازدان و خۆشەویستان، تەوەریەکەمان قسەکردە لەسەرەوەی کە چۆن قەرەباڵغی سەر شەقامەکان کەم بکرێتەوە. دیارە ئەمە پلانێکی گشتگیری دەوێت هەمیشە بۆ هەر ناوچەیەکیش پلانێکی تایبەت. لەم بارەیەوە لەگەڵ بەڕێوەبەری گواستنەوە بەیانی سلێمانی ڕاستەخۆ قسە دەکەین، ئەویش بەڕێز سەدیق محەممەد. کاکسێق زۆر سپاس بۆ دەرفەتە، گەر لێەوە دەست پێ بکەین ئایا قەرەباڵغی سەر شەقامەکانی ئێمە لە شاری سلێمانی ئەگەر قسە بکەین چۆن دەبینرێت؟ بەڵێ، سەرەتا سلااوڕێزم بۆ بەڕێستان و تەواوی بینەرانی کەناڵەکەتانەیە. لە ڕاستیە ئێمە لە شاری سلێمانیە 25 شەڵی پاسمان هەیە کەوا هاوڵاتیان لە گەڕەکەکانەوە گازێتەوە بۆ سنتەری شار و هەروەها بە پێچەوانەوە. ئێمە لە ڕاستیە هاوڵاتیانی شاری سلێمانی لەبەر کۆمەڵێک هۆکار کەمتر گواستنەوەی گشتی بە تایبەتی پاس بەکاردێنن کە هۆکارەکانیان لەم خاڵانەیە بینمەوە. یەکەمیان ئەوەیە کە بەشێک لە پاسەکان کە مۆدێلیان زۆر کۆنا و کاتێک کە هاوڵاتی سواریان نەبێت و شاری گیرروگرفت دەبێت، لەبەر ئەوە بەشێک لە هاوڵاتیان بەهۆی کۆنی پاسەوە سوار پاس نابن. گرفتێکی تر کە هەمانە بە نسبەتی پاسەکانەوە بە سیستەمی نەفەر دەڕوە، واتە لە یەکەمین نقطەی کە دەرەچێت ئەبێت بۆ نمونە 5 نەفەر لە پاسەکەی ئەبێت ئەنجا ئەم پاسە دەرئەچێت. کاتێک ئاگاتە ویزگەی یەکەم و دووەم جاری وایە پاسەکە پڕ دەبێت. ویزگەکانی تر کە سەر بەو گەڕەکەیە نەفەرەکانە بێت زۆر چاوەڕوان بکەن هەتا پاسێک دێت و سوارە بێت. جاری وا هەیە نەفەر تا سەعاتێک چاوەڕوانی پاس دەکات، پاسی دەست ناکەوێت. بۆیە ناچارە یا بە ئۆتۆمبیلی تایبەتی خۆی بڕوە یاخود ئۆتۆمبیلی تر بەکار بێنێت بۆ ئەوەی بگاتە شوێنی مەبەست.
بۆیە دەبێت ئەم گرفتە چارەسەر بکرێت. هەروەها ئێمە لە شاری سلێمانیە پێویست بوو لە شارڕێکان بە تایبەتی هێڵی پاس جیا بکرێتەوە بۆ پێی کە تەنها لە کاتی قەرەباڵی و کاتی دەوامە ئەم هێڵانە کە جیاکرێتەوە لەسەر شەقامەکان بۆ پاس تەنها پاس بەسەریا بڕە بۆی پاس بە زووترین کاتگاتە ناوبازار. کاتێک کە پاس زووتر گەیشتە ناوبازار هاوڵاتی پاس بەکاردێنێ بۆ ئەوەی کە بە زووترین گاتە شوێنی مەبەست. کەواتە کاک سدیق زیاتر هۆکارەکەی وەگەوەی کە بەڕێزت ئاماژەت پێکرد بۆ کۆنی هۆکارەکانی گواستنەوەی گشتیە یاخۆت هۆکارەکەی بۆ زۆری ئۆتۆمبیلە لە ئێستادا. بەڵێ لە ڕاستیە ئێستا من وەکو هاوڵاتیەک جاری وا هەیە کە ئەمەوێت بچم بۆ ناوبازار پێداویستیەکانی ڕۆژانم بکڕم. زۆر جار بۆ نمونە من لە گەڕەکی کورتسا چاوەڕوانی پاسم کردو تا 45 دقه پاس نەهاتووە و ئەو پاسش کە هاتۆ بە پڕی هاتۆ من ناچارم کەوا ئۆتۆمبیلی تایبەتی خۆم یاخود بە ئۆتۆمبیلی تر بڕۆمە ناوبازارەوە. ئەگەر بێت و تەفعیلی هێڵی پاسەکان بکرێت بە ڕێک و پێچی من پێم وایە هاوڵاتی هەرگیز ئۆتۆمبیلی تایبەتی خۆی ناباتە ناوبازار چونکە کاتێک کە ئۆتۆمبیلەکەی خۆیە بە مەسروفاتی زیاترە ئەبێ لە ناوبازار شوێنێک بدۆزێتەوە بۆ وەستانی هەروە لامان کاتە مەسرفی بنزین و ئەمسەراوسەر لەبەرەوە ئەگەر پاسەکە هەبێت لە کات و ساتی خۆیان دەرچێت بە دڵنیاییەوە هاوڵاتی پاس بەکاتێنێ. هەروەها ئێمە پێویست بوو لە بازنەیی مەلیک مەحموودە پاسمان هەبێ بە بەردەوامی بە سەر شەسییا بسوڕێتەوە بۆ ئەوەی ئەو هاوڵاتیانەی کە ئیشوکارەکانە دەکەوێتە سەر 6 مەتری سود لەو پاسانە بن بەداخۆ بەهۆی قەیرانی دارایی و شەڕی داعش و کۆمەڵێک هۆکاری تری وەکو نەخۆشی کۆنا ئێمە لە پێشترە پرۆژەمان هەبوو بۆ بابەتە بەڵام ئەو پرۆژە لە ئێستا وەستاوە لە هەمان کاتیشە ئێمە لە وەزارەتی گواستنەوە گەیاندن پرۆژەی سیتی پاسمان هەیە بۆ تەواوی شارەکانی هەرێمی کوردستان کە ئومێد دەکەین بە باشبوونی باری دارایی حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی گواستنەوە گەیاندن بتوانێت ئەم پرۆژەی بخاتە باری جێبەجێکردن. بەڵام کاک سدیق ببوورە خۆ پێشتر قەیرانی دارایی نەبوو بۆچی ئەم کێشەیە هەر چارەسەر نەکرا؟ لە ڕاستیە ئێمە گەر سەری داتاکان بکەین ڕۆژ لە دوای ڕۆژ ژمارەی ئۆتۆمبیلی تایبەت لە شاری سلێمانی و تەواوی هەرێمی کوردستان بەرەو زۆربوون دەڕوە. زۆربەشی هۆکارەکەی بۆ ئەگەڕێتەوە کە هاوڵاتیان ناتوانن لە کاتی دیاریکراوە بگەم بە فەرمانگە یا بە شوێنی کارکردنی خۆیان بۆیە ناچارنکەوە پەنابرم بۆ کڕینی ئۆتۆمبیل لە شارەکانە ئەمە ژوای لێ دێ ژمارەی ئۆتۆمبیلی تایبەت لەسەر شەقامەکانە زۆرە بێت. بۆ چارەسەری ئەم بابەتە ئێمە پێویستمان بە چاکسازیکی ڕیشەیی هەیە لە گواستنەوەی گشتی. هەڵبەتە گواستنەوەی گشتی لە ئێستاە مەقسە لەسەر پاسەکان نەکەم کە بەڕاستی دەکرێت حکوومەتی هەرێمی کوردستان ئەو پاسە مۆدێل کۆنانە لە شۆفێران وەربگرێتەوە لە بەرامبەریا پاسی مۆدێل بەرزیان پێ بدە و بە قستی مانگانێکم بۆی شۆفێرانیش بتوان سودمەند بێت لەو پاسانە. بەڵام بەهۆی قەیرانی داراییەوە لە ڕاستیان نەتواندراوە پێشتر پلان و بەرنامە هەبووە حتا پێش قەیرانی دارایی و شەڕی داعش لە سلێمانیە پرۆژەیەکمان هەبوو پرۆژەی میترۆ بوو ینی وا دەکرا ئەو کاتە لە سلێمانیە وەکو وڵاتانی تر سیستەمەکانی تر بهێنرێت بۆ گواستنەوەی هاوڵاتیان. بەڵام ئەم نالەباری باری دارایی و ئەو هۆکارانەی کە بۆتەوەی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێستا نەتوانێت پرۆژانە جێبەجێ بکە نەمانتوانیوە کەرتی گواستنەوەی گشتی زۆر بەرەو پێشەوە بەرین. زۆر باشە کاک سدیق ماوەی لەمە پێش پێم وایە کۆمپانیایەک بوو لە پارێزگای سلێمانی باسییان لەوە کردەوەی کە هیچ نەبێ شەقامی 6 مەتری بدرێتە ئەو هێڵانەی پاس واتە کە ئەگەر شەستیش بدرێتە بۆ نمونەم هێڵانەی پاس و لە چەند خولێکێک جارێک ئەم پاسانە بخلێنەوە بە دەوری شەستیدا لۆدێکی زۆر لەسەر ناوشاریش کەم دەبێتەوە یا بەگشتی بۆچی ئەمە نادرێتە کەرتی تایبەت لە کاتێکدا بەشێکی زۆر لە پرۆژە خزمەتگوزاریەکانی حکوومەتی هەرێمی کوردستان دراوەتە کەرتی تایبەت.
لە ڕاستیە بەڵێ ئەوە کۆمپانیای شاپرۆدێکشن بوو کە حتا بڕیار بوو شەوانە پاسی سلێمانیشمان هەبێەوە بە دەوری 6 مەتری شاپاس بهێنێت و هاتوچۆ بە هاوڵاتیان بکە بەڵام ئەوە بوو لە سەروبەندی ڕیفراندۆمی هەرێمی کوردستانە ئەم کۆمپانیایە هات پرۆژەکەی تەقدیم کرد و بە سوپاسەوە لایەنە پەیوەندیدارەکان هەر لە پارێزگاری سلێمانی و لایەنەکانی تر ڕەزامەندیان بۆدا و هاوکاریشیان کرد بەوەی کە ئەم پرۆژە بخاتە باری جێبەجێکردنەوە بەڵام ئەوە بوو فترەیەکی زۆر دەواازە نێودوڵەتەکان گیرا بەهۆی ڕیفراندۆمەوە و لە هەمان کاتیشە کۆمپانیاکە بەهۆی شەڕی داعش و خراپبوونی باری دارایی هاوڵاتیانەوە لەم پرۆژەیە پاشەکشی کرد و من حەزەکەم لە ڕێگەی کەناڵە بەڕێزەکەتانەوە داوا لە هەموو ئەو بەڕێزانە بکەم چه هاوڵاتی چ کۆمپانیا ئەگەر دەیانەوێت لە کەتی گشتیا کار بکەن ئەتوانن سەردانمانکەن و پرۆژەی خۆیان پێشکەش بکەن سەبارەت بە دانانی پاس بۆ بازنەی مەلیک مەحموود یا بۆ ئەو شوێنانی کە پێویست دەکا لە شاری سلێمانیە. زۆر باشە کاکسێک بابەتێکی دیکە هەیە کە پێم وایە بنەمای سەرەکیە لەسەرەوەی کە تۆ ڕێگر بیلەوەی کە ئەو ڕێژە زۆرە ئۆتۆمبیلە لەسەر شەقامەکان بێت ئەویش هاوردەکردنی ئۆتۆمبیل ئێوە پلانتان چۆنە لە هاوردەکردنی یاسا و ڕێنماییەکان چۆنن کە پێم وایە ئەو ڕێژە زۆرەی ئۆتۆمبیل ئێستا لە ناوەندی شارەکان یا بەگشتی لە هەرێمی کوردستانن لە دەرەوەی ستانداردە جیهانیەکانەوە. لە ڕاستیە من بە شێوازیشتر دەتوانم ئەو باس بکەم ژمارەی هاوڵاتیان و ژمارەی ئۆتۆمبیل ئەگە بەراوردیکەین زۆر نییە ئۆتۆمبیل بەڵام گرفتەکە لەوەیە ئێمە شەقامەکانمان هەر ئەو شەقامانن کە لە ساڵانی هەفتاوەشتاکانی سەدەی ڕابردووە بووە شەقامەکانمان گەورە نەبووە بەڵام ژمارەی دانیشتوان بە ڕێژەیەکی زۆر بەرچاو زیایی کردووە لەبەرەوە تا دانیشتوان زۆربێ خەڵکی مافی خۆیەتی کە ئۆتۆمبیل هەبێ من هەڵبەتە وەخت لە ڕابردووە پرۆژەیەکمان هەبوو بۆ ئەم بابەتە بۆ ڕێخستنی شاری سلێمانی لە ڕووی هاتوچۆوە ئێمە پێمان وا بوو کە ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان بە تەواوی دامودەستگاکانی ناو شاری سلێمانی دامودەستگاکان بکە بە دوو بەشەوە بۆ نمونە ئەو دایرانەی کە پەیوەندیدارن بەیەک و وەکو ئاو و کارەبا و شارەوانی و تاپۆ و زەریبە ئەمانە ئەتوانێت بخاتە گەڕێکی بۆ نمونە قولارەیسیەوە بەشەکەی تریشی بکاتە قەرگەوە بۆ ئەوەی کاتێک کە هاوڵاتی مامەڵەیەکی ئەبێ بۆ نمونە مامەڵەیەکی هەیە دەیەوێت خانوو دروستکە پێویست بەوە نەکە بەردەوام لە ناو شاری سلێمانیە سەردانی دارەی ئاو و کارەبا و شارەوانی و تاپۆ بکە و قەرەباڵدێکی زۆر دروستکە ئەگەر بەو پێی ئێمە بواە دەتوانرە هاوڵاتی سوار تەکسێک بێت و بڕوا لە قولەرەیسی بۆ مجەمع دەوائیرەکەی ئەوەی کە عەرزمکردن چێ مامەڵەکەی خۆی تەواو کات و قەرەباڵغی دروست نەکە بەڵام لە ئێستاە کابرا ئەبێ بچێتە برای مەحمەد بۆ دایرەی ئاو بچێ بۆ قالەوە بۆ کارەبا بۆ شارەوانی بچێتە لای خەسە و خاڵ بۆ زەریبە ئەبێ بچێتە لای مەحکەمە ئەم هاتوچۆ زۆرە ئەمە بۆ هاوڵاتیەک باش ئەگەر تەواوی دامودەستگاکانی حکوومەت بکرێن بە دوو بەشەوە بە پێی پەیوەندیان ئەو کاتە هاوڵاتی ناچارە بێ بە تەکسیەک بڕوا لە قولەرەیسیە لە قرگە لە مجەمع دەوائیرەکەیە ئیشەکەی خۆی بکات و قەرەباڵغی دروست نەبێ هەروە بەنسبەتی ناوبازارەوە ئێمە دەکرێن بۆ نمونە نۆرینگەی پزیشکەکانی جادەی ئۆرزدی و ئەمە بابەتانە کە بە تایبەتی لە عەسرانە قەرەباڵغێکی زۆر لەسەر شەقامی برایم پاشا و جادەی ئۆرزی دروست دەبێت دەکرا حکوومەتی هەرێمی کوردستان بیر لە دروستکردنی مجەمع ئەتوبایەک دروستکە کۆمەلگایەکی پزیشکی دروستکە کە تەواوی عیادە شتەکان بەرێتە دەرەوەی شاری سلێمانی بۆ ئەوەی کە هاوڵاتی هەم بە ئاسانی بتوانێت بگا بە ئەو عیادانە و دوجاریش قەرەباڵغی و لۆ لەسەر شەقامەکان کەم بێتەوە کەواتە ڕێگەوبانەکان تا چەند ڕێگرە لەوەی کە ئەم قەرەباڵغە دروست نەبێ بۆچی تا ئێستا نەتوانراوە میکانیزمێک دروست بکرێت بۆ کەمکردنەوەی ئەم قەرەباڵغیە لە ڕاستیە ئەوە پەیوەندی بە بڕێبەرایەتی هاتوچۆ و شارەوانی و ڕێگاوبانەوە هەیە ئەوە پەیوەندی بە ئێمەوە نیوەکو وەزارەتی گواستنەوە گەیاندن بۆیە ئێمە پێمان باشە بە تەنسیق و هەماهەنگی لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی وەکو وەزارەتی شارەوانی و هاتوچۆ ڕێگاوبان میکانیزمێک دابدرێت بۆ ئەوەی کە چیتر ئەم قەرەباڵغولۆدە زۆرە لەسەر شاری سلێمانیان نەبێ هەڵبەتە من پێشتر پرۆژەیەکم هەبوو بۆ ڕێخستنی کاری تەکسی لە شاری سلێمانیە ئێمە ڕۆژانە
18,000 تەکسی لە شاری سلێمانیە بە بەردەوامی لە بەیانیەوە هەتاوەکو ئێوارە ئەسوڕێنەوە. ئەمە قەرەباڵغی لۆدێکی زۆری دروست کردبوو لەسەر شەقامەکان. ئێمە پرۆژەیەکمانە بووکەوە شاری سلێمانیمان کردو بە چەند زۆنێکەوە، هەر زۆنەی مەجموعەیە تەکسی سابتی خۆی ئەبوو. کاتێک هاوڵاتی پێویستی بە تەکسی بواە داوای لەو ویزگەیە کرد و تەکسیەکەی ئاهاتە بەردەم شوێنی کارەکەی یا ماڵەکەی و ئەیگواستەوە بۆ شوێنی مەبەست. بەڵام بەداخەوە ئەم پرۆژە وەکو تەواوی پرۆژەکانی کە بەهۆی قەیرانی دارایی و بەهۆی ئەو نەخۆشی و پەتایی کە ڕووی لە هەرێمی کوردستان کردە بە تایبەتی کۆرۆنا بۆ هۆی ئەوەی کە ئەم پرۆژە نەتواندرێت لە ئێستاە جێبەجێ بکرێت، بەڵام ئەبێ لە ئایندەیە هەبخرێتە بواری جێبەجێکردنەوە. کاتێک کە ئەم پرۆژەی ئێمە بۆ نمونە من قسە لەسەر گواستنەوە ئەکەم، ئەگەر بێت و ئێمە تەکسی لەسەر شەقامەکان تەنها لە کاتێکا ببنرێت کە هاوڵاتی ئەگوازێتەوە، پێم وایە ڕێژەیەکی زۆر لە تەکسی کەمە بێتەوە لەسەر شەقامەکان و لۆدێکی زۆر باش کەمە بێتەوە لەسەر شەقامەکان. هەروەها لە ڕووی ژینگەشەوە تۆ 18,000 تەکسی ئەگەر بێت و بەپێی ئەو سیستەمە بێ ئەو پرۆژەیە بەکە ئێمە ئامادەمان کردبوو لە ڕابردووە ڕۆژانە 200,000 لیتر بنزین کەمتر سەر بەبوو کە ئەمەش لە ڕووی ژینگەوە بەڕاستی ژینگەیەکی پاکتر بۆ شاری سلێمانی دابین دەکرا. زۆر باشە. کەواتە گرفتی تەکسیەکان کاکسێک بۆچی ئەمە چارەسەر ناکرێت؟ چونکە ئەگەر سیر بکەی ئێستا هەندێک بە ناوی کۆمپانیا و ڕەنگە پێم وایە هەندێکیش بە ناوی وەزارەتی گواستنەوە گەیاندەوە لۆگۆی جیاواز بەسەر تەکسیەکانەوە هەیە و هەر سیتی و مۆڵێک بەدڵی خۆی لەوەی کە مامەڵ لەگەڵم تەکسیانەیە دەکات. ئایا یاسا و ڕێنماییەکی تایبەت هەیە لەوەی کە ئێستا تەکسیەکان بەپێ و یاسا و ڕێنمایی ئێوە هاتوچۆ بکەن و بۆوەستن و نەفەر هەڵگرن، یاخۆت کەی ئەمە یەکلایی دەکرێتەوە؟ بەتایبەت ئەوەی کە باست کرد پێشتر بڕیاروا بوو ئەمە ڕێک بخرێتەوە، ئێستا لەسەر چی وەستاوە؟ لە ڕاستی ئێمە هەنگاومان بۆ ناوە، ئێستا هەنگاوی ئێستا کە ئێمە پرۆژەیەکمان هەیە لێدانی شریت و لۆگۆی لە تەکسیەکانی شاری سلێمانی و هەموو تەکسیە کۆدێکی تایبەتی خۆی پێدرێ، چونکە لە ڕابردووە بەڕاستی تەکسیە گەڕۆکەکانی شاری سلێمانی هیچ ئەوەلیاتێکیان هیچ سەرەتایەکیان لە بەڕێوەبەرایەتی گواستنەوەی پارێزگای سلێمانی و لایەنە ئەمنیەکان نەبوو. هەر کەسێک بە ئارەزوی خۆی ئەچوو لە مارەزەکان تەکسیی یەکڕ و هاتە سەر شەقامەکان کاری تەکسیە کرد. بەڵام ئێمە ئێستا کاری تەکسی ئەکەین بە کارێکی پیشەیی. ئەو کەسێک کە کاری تەکسیەکە ئەبێ ناو ناونیشانی معلوم و زانراوە بێ هەم لەلایەنە پەیوەندیدارەکان ئەمنیەکان هەم لە لای ئێمە. دوجار ئەم تەکسیانە کە لە شاری سلێمانیە کار دەکەن ئەگەر هات و حاڵەتێکی نەخوازرا و ڕوویدا ئێمە زۆر بە ئاسانی دەستمان دەگات بە ئەو شۆفێرەی کە خوانەخوازەکارێکی نەشایی بەرامبەر بە سەرنشین کردبێت. ئێمە هەوڵماندا ئەو وردە ئەم پرۆژەیە ڕێخێنێت. تامان بە تەوابوونی ئەم پرۆژەیە گرنگترین شت ئەوەیە کە ژمارەی تەکسی قفڵ دەکرێت. بۆ واتایی ئێمە لە سلێمانیە بۆ نمونە لە سنووری پارێزگای سلێمانی بە قەزا و ناحیەکانە 27,000 تەکسیمان هەیە. دوای ئەوەی کەم پرۆژەی ئێمە تەواو بوو بە دڵنیاییەوە پێتان دەڵێم هیچ تەکسی زیاد ناکرێت بۆ شاری سلێمانی هەتا ئەو کاتەی کە شاری سلێمانی پێویستی بە زیادبوونی تەکسیەیە کە من پێم وایە ئەو ڕێژە زۆرەی ئێستا هەمانە بەشی 20 ساڵی تر دەکات بۆ شاری سلێمانی. زۆر باشە. نرخی تەکسی لە ئێستادا چۆن دیاری دەکرێت؟ ئایا هیچ نرخێکتان داناوە کە دیاری کراو بێت؟ لە ڕاستیە لە دوای پرۆژەی لێدانی شریت و لۆگۆ لە تەکسیەکانی شاری سلێمانی وەزارەتی گواستن و گەیاندن چەند پرۆژەیەکی تری هەیە کە بە دوای دادێ وەکو دانانی عەداد و ڕێخستنی نرخ و ئەم جۆرانە. چونکە لە ڕاستیە گەورەترین گرفت کە ئێمە لە ئێستاە هەمانە سەبارەت بە دیاریکردنی نرخ بریتیە لە بەرزونزمی نرخی سوتەمەنی. ئێمە لە ساڵی ڕابردووە لیترێک بنزین بە 390 دینار و بەداخەوە ئێستا بە 850 دینارە. یعنی ئەم بەرزونزمی نرخی بنزین هۆکاری سەرەکیە بۆی کە ناتوانین ئێمە لە ئێستاە نرخی تەکسی گەڕۆکی ناوشار دەستنیشان بکەین. کاکستر کێ مەسئولە لەوەی کە بنزین بە پێی حەسانەیەکی تایبەت بۆ تەکسیەکان دیاری بکە و ئەو کاتە نرخی هاتوچۆی هاوڵاتی یا گواستنەوە گەیاندنی بە تەکسی جێگیر بکرێت؟ چونکە لە ئێستاە تاکەی ئەم پرۆژەی کە ئێوەیەت و دەستە بەرە بێت و ڕێک دەخرێتەوە ڕەنگە پێی بچێ، بەڵام لە ئێستاە سیر دەکەی هەر تەکسیە و بەدڵی خۆی نرخ دیارریەکە، یانی ئەو نرخانەی کە جارانە بوو ئێستا هەندێکیان گرانیان کردووە یا لەژن لە هەندێک شوێن نرخی تەکسی زۆر گران بووە. پاساوی شێوەیە کە بنزینی دەست نەکەوێ ڕەنگە هەندێک لەمەش باوەڕ پێکراوە بێ. بەڵام دوجار ئێوە کەی دەتانەوێ ئەم نرخی تەکسیانە کری هاتوچۆی تەکسی ڕێک بخەنەوە؟
ئێمە لە سەرەتای گرانبوونی نرخی سوتەمەنی گاز و بنزین نووسراومان ئاراستەی پارێزگاری سلێمانی کرد داوامان کرد کە چەند ویزگەیەک هی سوتەمەنی لە ناو شاری سلێمانی بۆ تەکسی و پاس دەستنیشان بکرێت بەوەی کە بە سعرێکی هەرزان بنزینیان گازیان پێ بدرێت هەتاوەکو نرخی گواستنەوەی هاوڵاتیان زیاد نەکات بەڵام هەتا ئێستا هیچ جوابێکمان نەدراوەتەوە. زۆر باشە کەواتە کاکستێق لە ئەوەی کە ئێوە وەکو بەڕێوەبرایەتیەکن ئەمە چی کردووە لەوەی کە ئێوەش تەنها بە نووسرا و داوا بکەن ئایا تاکەی ئێوە پێویستان بەوە هەیە کە دەسەڵاتان لا مەرکەزیەت بێ بۆەوەی کە بتوانن هیچ نەبێ بەشێک لە داهاتی خۆتان بۆ خۆتان سەرفکەنەوە یا دەسەڵاتی بڕیارداتان هەبێت لە جێبەجێکردنی پرۆژەکانتان؟ لە ڕاستی ئێمە کۆمەڵە کۆکار هەیە کە سەرتاپای هەرێمی کوردستانی گرتوێتەوە هەتەنها شاری سلێمانی نییە بۆ نمونە لە ڕابردووە حکوومەتی هەرێم دامی سوتەمەنیە کردواتە سوتەمەنی بە سعرێکی گرانە کرد و بە سعری هەرزان پێدا ئێستا بەهۆی قەیرانی دارایی و حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاریاوە کە پاڵپشتی سوتەمەنی نەکات بۆ شەوەی کە بە سعرێکی گران بکرێت و بە هەرزان بیداتەوە بە هاوڵاتیان. من هەمووی ئەبەسمەوە بەوەی کە ئەگەر بێت و حکوومەتی هەرێم لە ڕووی داراییەوە بارودۆخی بەرەوباشی بڕوە پێم وایە تەواوی کەرتەکانی کۆمەلگا بژانەوەیکی زۆر باش بەخۆی ئەبینێ بەوەی کە کەرتی گواستنەوەش ئەبوژێتەوە بەوەی کەەوە سوتەمەنی بە هەرزان بۆ شۆفێران دابین بکرێ هەتاوەکو ئەوانش بتوانن بە هەرزان هاوڵاتیان بگوازنەوە بەڵام هەتاوەکو بارودۆخەکە ئاوا بێ بە دڵنیاییەوە پێتان دەڵێم ئێمە ناتوانین نرخی تەکسی گەڕۆک دەستنیشان بکەین بەڵام ئێمە تەکسی هێڵەکان و پاسی هێڵەکان بە دڵنیاییەوە نرخیان جێگیرە و هیچ گۆڕانکاریەکی ئەوتۆی بەسەردا نەهاتوە سەرباری ئەوەی کە نرخی سوتەمەنی بەرز بێتەوە. من لێرەوە سوپاسی ئەو براشۆفێرانە یەکەم کەوا سەرباری گرانبوونی نرخی سوتەمەنی بەڵام لە هەمان کاتە نرخی گواستنەوەی هاوڵاتیانیان گران نەکردووە. زۆر سپاس بۆ بەڕێستیق محەممەد بەڕێوبەری گواستنەوە و گەیاندنی سلێمانی سپاس بۆەوەی کە لەگەڵمانە بوویت. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست دەچینە ناو بڕێکی کورت و دواتر دەگەڕێنەوە لاتان و لەگەڵتان بەردەوام دەبین. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. یەکێک لە خواردنەکانی سەفرەی کوردی برنجی ڕووبهەنارە خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە چەندی لێ بخۆی لی تێر ناخۆی برنجی ڕۆبەنار زۆر خۆشە خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت برنجی مەحموود. کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم؟ شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێت کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا. ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک. ئەتوانی نمونەیەکی تاقی بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن. شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3 ئاسن کۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا. کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوە نەمیجیانی و لێدوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام.
دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان دەچینە بڕگەی پەیامنێران و بۆ وەرگرتنی هەواڵ و زانیاری و کار و چالاکیەکانی سەرجەم شار و شارچەکان دەچینە لای پەیامنێرانمان وەک دەزانین کە ماوەی چەند ڕۆژێکە دووبارە خۆپیشاندانی قوتابیانی زانکۆ پەیمانگاکان دەستی پێکردێتەوە. سەرتاش دەچینە پارێزگای هەڵەبجە و پەیامنێرمان سامان فەتاح وەردەگرین. سامان سڵاوت لێ بێم کاتت باش دێینە لای تۆ زانیاریەکانمان بۆ بگوازیتەوە فەرموو. بەڵێ سڵاوتان لەبێ شەیدا سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان بێت دیارە زیاتر لە 3 هەفتەیە خوێندکارانی زانکۆ پەیمانگاکان هاتوونتە سەر شەقامەکان و داوای دەرماڵە دەکەن تاکو ئێستا حکوومەت وەڵامێکی دڵخۆشکەری نەداوەتەوە کە ئیقناع بە خوێندکاران و زانکۆ پەیمانگاکان بکات هەرچەندە دوێنێ بڕارێکی دەرکرد و بڕێک پارەی خەرج کرد بۆ وەزارەتی خوێندنی باڵا بۆ چاکسازی لە بەشە ناوخۆیەکان و پاداشتی دارایی بەڵام وەک دەبینن لە ئێستادا خوێندکارانی زانکۆ پەیمانگاکان بەوە قایل نەبوون و هاتوونەتەوە سەر شەقامەکان ئەوان داوای دەرماڵە دەکەن دەڵێن تاکو و دەرماڵە حکوومەت دەرماڵەمان بۆ نەگەڕێنێتەوە ئێمە کۆڵ نادن و دەزەڵ ناگرین لە خۆپیشاندانەکان و بەردەوام دەبین لەسەر شەقامەکان دەمێنینەوە. من ئەچمە لای ژمارەیەک لە خوێندکارانی پەیمانگای تەکنیکی و زانستە پراکتیکەکانی هەڵەبجە سڵاوتان لێبێ. سڵاو لە خۆشم. ئێوە حکوومەت دوێنێ بڕێک پارەی تەرخان کرد بۆ خوێندکارانی زانکۆ پەیمانگاکان تا چەند بۆ ئێوە قایل نەبوون لەوەی کە بەردەوامە بن داوای دەرماڵەکەن. ئەو بارەیە کە حکوومەت تەرخانی کردووە ئەوە بۆیە چەندین ساڵە تەرخان بکرایە بۆیە هەموو ساڵێ بۆ کەموکوڕی داخلیەکان و کۆلێژەکان و پەیمانگاکان تەرخان بکرایە ئەو دەرماڵە نییە کە بۆ ئێمەی دابین کردووە ئەوە وەکو سەدەقەیە یا بێمە یا بەڕووی ئێمە کە ئێمە پارەمان بۆیەوە تەرخان کردووە ئێمە بەوە ڕازی نابین ئەمە داوای دەرماڵەکەین واز نایێنین بەردەوام ئەبین هەتا ئەو ڕۆژەی کە دەرماڵەمان بۆ دادێت چونکە ئەو مافێکەڕەوەی خۆمانە کە پێویستە هەموو قوتابیەک دەرماڵەیەکی بێت چونکە هەموو تاکێکەوەتا لێرایە هەمووی مناڵی فەقیر و هەژارە هەمووی مەسروفی هەیە هەمووی مەسروفی لەسەر ماڵە ئەو نەکرد ئەوەی کە نایە بە خوێندکارە نایە بە خێزانەکانیشمان کە ئێمە مەسروفی خۆمانی پێ بکەین بۆیە ئێمە واز نایێنین کۆڵناین بەردەوامە بین. حکوومەت دوێنێک بڕارێکی دەرکردووە کاڵای بڕێک پارەی تەرخان کردو بۆ خوێندکاران تاوەکو حکوومەت ئەو بڕیارەکە دەرێکە نەنووسێت ئەم بڕۆپارەی تایبەتە بە دەرماڵە ئێمە هەر بەردەوامین کۆڵ نادەین تاکو مافەکانی خۆمان بەدەستێنین. بەشێوی خوێندکاران و قوتابیان چۆن نەبینی تۆ لە بەشە ناوخۆیەکان و بە شێوەیەکی گشتی؟ وڵی بە شێوەیەکی گشتی بژێوی هەرچی خوێندکارە خراپە ئەوانی کە لێرن هەمووی مناڵی فەقیر و کوڕی هەژار و کچی هەژارن هیچ کەسێکمان مناڵی دەوڵەمەند نایە لە زانکۆیەکی حکومی بخوێنێ ئەوان لە زانکۆ ئەهلەکانن ئەوان خۆیان خاوەنی زانکۆن جابێن لەم شوێنانە بخوێنن ئەوانی کە ئەیبینی هەمووی مناڵی فەقیر و هەژارە گشتیباری دارایی خراپە لە داخلی هەنێک شتە بینی بەڕاستی دڵت بۆیان ژانەکە ڕەنگە من وەکو خۆم باری دارایم لەوان باشتر بێت یا ڕەنگە ئەو نەپێویستم پێ نەبێت بەڵام خوێندکارمان هەیە زۆر باری دارایی خراپ و پێویستی بۆ بڕۆپارەیە ڕێی کە حکوومەت دیاری کردووە بۆتان بۆ وەزارەتی خوێندنی باڵای و پێ قایل نابن ڕازی نابن یاخود ئێوە دەرماڵەتانەوێ خۆی ئەو بڕۆپارەی هەر پێویستە بکرێت پێویستە چکە ئەو ئەرکی حکوومەتە خوێندکارەکانی بەخێو بکە ئەو پارەی کە ئێمە داوایەکەین ئەمانەوێت دەرماڵەمان پێ بدرێ مافی خۆمان پێ بدرێ پێداویستەکانی داخلی و پێداویستەکانی زانکۆ پەیمانگاکان ئەوانە ئەرکی حکوومەتن کە دابینی کە پێویست ناکە کەم و کورتی تیابێت. بەڵێ شەیدا دیارە لە بەردەم زانکۆی هەڵەبجەش گردبوونەوە بەڕێوە دەچێت لە 2 شوێن بۆ 3 شوێن گردبوونەوەی خوێندکاران و قوتابیانی زانکۆ پەیمانگاکان لە هەڵەبجە بەردەوامی هەیە و هاتوونەتەوە سەر شەقام و داوا دەکەن تاوەکو حکوومەت بڕیاری خەرجکردنی دەرماڵیان پێنەدات و ناگەڕێنەوە وەڵەکانی خوێندن و لە ئێستادا بایکۆتی وەڵەکانی خوێندنیان کردو و ناگەڕێنەوە تاکۆی کە حکوومەت بڕیاری خەرجکردنی دەرماڵیان بۆ نەگەڕێنێتەوە. بەڵێ ئەمە زانیاریەکان دەربارەی خۆپیشاندانەکانی قوتابیان و خوێندکارانی پارێزگای هەڵەبجە. بەڵێ زۆر سپاس بۆ پەیامنێرمان سامان فەتاح سپاس بۆ زانیاریەکان. بەڵێ بەڕێزان دەچینە دەبەری ڕاپەڕین و پەیامنێرمان ڕێناز ئەرسەلان وەردەگرین. ڕێناز سڵاوت لێبێ و زانیاری لای تۆ چییە فەرموو. بەڵێ سڵاوتان لێبێت دیارە هاوشێوە ڕۆژانی ڕابردوو ئەمڕۆ لا دەبەی ڕاپەڕین خۆپیشاندان و گربوونەوەی خوێندکاران و قوتابیانی زانکۆی ڕاپەڕین بەردەوامی هەیە لە ئێستادا لە بەردەم زانکۆی ڕاپەڕین گربوونەتەوە ئەوان دەڵێن بەو بڕەهاوکاری و پاڵپشتەی کە حکوومەت بڕیاری لەسەردا ئەوان پێ ڕازی نین بەردەوام دەبن لەسەر داواکاریەکانیان تاوەکو وەڵامیان دەدرێتەوە یانەوە تاوەکو داواکاریەکان جێبەجێ دەکرێت. من دەمەوێت بچمە لای خۆیان لای بەشێشیان قسە بکەن بڵێ ئەو بەڕێزانە ئەگەر بەشێشیان قسەمان بۆ بکەن ئێوە بۆ بڕەهاوکاری و پاڵپشتەی کە حکوومەت بڕیاری لەسەر داوە پێی ڕازین یانەوە تا بەردەوام دەبن لەسەر ناڕزایەتەکانتان.
ئێستا حکوومەت ینی بەڵێنێکی وای بێ منە داواتاوەکو ئێمە ینی بەردەوام نەبین و واز بێنین لەبەرەوە ئەسڵان نامێ بڵم حکوومەت نییە ئەسڵان من شەرعێت بۆ حکوومەتە هەر نادەم بەڵکو ینیوەکو داواکاری من داواکاریم لە حکوومەت نییە بەڵام داواکاریم لە خەڵکی هەیە لە هەموو تینەکان لە کاسبکاران لە فەرمانبەران لە مامۆستایان بۆچی بێدەنگن بۆ نان هەمویان بەشخراون کی هەیە لە وڵاتەدا شکۆی نەشکابێ کی هەیە مافی نەخورابێ بۆچی هەمووی بێدەنگە کە ئێمە دێن ئێتاو ئێمە هەنگاوێکمان بڕی و هاتین بەڵام ئەوان بۆ نان بۆ ئانیان لەگەڵ ئێمە بەردەوام بن و هەمومان بێ کۆ مافی خۆمان وەربگرین بەتەنها بە ئێمە ناکرێ حتمەن داواکاریەکانی ئێوە ئەوەندە قورسە کە حکوومەت و لانە پەیوەنددارەکان ناتوانن جێبەجێکەن بەئەکیدی قورس نییە هەمومان دەزانین لە کاتێکدا ئێمە وڵاتێکی دەوڵەمەند هێزی کار هەمووی نەوت هەموو شتێکمان هەیە لێ شتێکمان کەم نێتەنها لە حکوومەتمان کەمە بەس لە حکوومەتمان کەمە و لە سیاسەتێکی ڕەوا و شەومان کەمە ئەگینە هەموو شتێکمان هەیە و لەیسمان کەم نییە بەڵێ من دەمەوێت بچمە لای بەشی شتریان کە لێرە ئامادەن قسە بکەن ئەو بەڕێزانە جەنابەت ئەگە بتوانێت قسە بۆ بکەی ئەو بەڕێزە ئەگەر بەڵێ دیارە بەشیشان ناتوانیانەوە تا ئامادەن قسە بکەن لێرەدا کە بەڵێ ئەو بەڕێزانە کە بتوانن قسە بۆ بکەی بەو بڕە هاوکاری و پاڵپشتی کە حکوومەت بڕیای لەسەرداوە ئێوە پێی ڕازین یانەوە تا بەردەوام دەبن ئەگەر بێت و بڕەپارەکە بۆ هەموو خۆزکارانە بەبێت جیاوازی و بە میکانیزمی ساڵانی پێشووتر بێت ئەمە کێشەمان نییە بەڵام ئەگەر جیاوازی لەناو خۆزکارانی پەڕائێڵ و خۆزکارانی ترجا بکرێ یاخود بۆ نمونە بڕەپارەکە بە شێوازێک بێت هەموو مانگێک نەبێت واتە دەبێت حکوومەت گەرەنتیەوەمان پێ بدات کە هەموو مانگێک بێت و ساڵانی پێشووتر بێت دەستمە لای بەشی شتریان کە لێرە ئامادەن بەڕێز ئەگەر پێم بڵێ بارودۆخی قوتابیان و خوێندکاران لە ئێستادا لە چ ئاستێکدایە وڵی بارودۆخی خوێندکاران تەبعاً خراپە ئەگەر بارودۆخیان خراپ نەبێ خۆیان ماندوو ناکە نایەنە سەرجادە هەمویان دەڕۆن محازەڕەکانیان دەخوێنن هەمووی بۆ داواکردنی دەرماڵە هاتووە بۆێرە دەستخۆش بڵێ ئەوە داواکاریەکانی قوتابیان و خوێندکارانە کە لێرە ئامادەن باز لەوە دەکەن ئەوان بەردەوام دەمەتاوەکو وەڵامی داواکاریەکانیان دەدرێتەوە دەمەوێت بەشی شتریا وەربم کە لێرە ئامادەن ئەو بەڕێزەکە بتوانانی قسم بۆ بکەی ئێوە بەو بڕە هاوکاری و پاڵپشتی کە حکوومەت بڕیای لەسەرداوە پێی ڕازین ئێمە وەک کە بە هەمان شێوەی ساڵانی پێشتر بە پێش هەر ساڵ کە 2014 قەتحی ئەو دەرماڵی کراوە ئەگە بگەڕێتەوە باری ئاسایی بەڵێ پێڕازین بەڵام ئێمە واتی گەیشتون کە تەنها بۆ یەک ساڵە و ئەو بڕە پارەیە وەک پاڵپشتیە نەک وەک دەرماڵە دەبێت وایە ئەو بڕە هاوکاری و پاڵپشتیە دیاریکراوە بەشێک لە قوتابیانی خوێندکارە دەڵێن تەنیا بۆ دامرکردنەوەی خۆپشاندان و نەڕەزایەتەکانی قوتابیانە ئیدی ئێمە واتی گەیشتن بەری حکوومەتی هەرێمی کوردستان بخۆ دەزانێ ینی هیچ بنەمایەکی ڕاستی نییە هەست قسێک دەکات دواتر لێ پاش گەز دەبێتەوە تا تەئەکید نەبینەوە لێی بەردەوام دەبینی خۆپشاندان واز ناین ئەگەر باسیەوە بۆ بکەی لە ئێستادا بارودۆخی قوتابیان و خوێندکاران لە چ ئاستێکدایە نابەدڵنایەوە خوێندکاران یعنی بەگشتی باریدارایان زۆر خراپە هەیە ینی لە دەرەوە شاردێ و لە شاری کەدەوە هەیە لە دوورەوە دێ و لە داخلی دەمێنێتەوە مەسروفاتێکی زۆری هەیە ئیدی بە خواردن و بە هاتوچۆ و کۆمەڵێکشی لەو زۆرە ڕۆژانە پێداویستی زۆرە دەستخۆش بەڵێ ئەگەر دەرفەت هەبێت دەمێت بچمە لای بەشی شتریان پرسیاری ئەوان لێ بکەم باز لەوە دەکرێت لە ئێستادا بەشێک لە قوتابیان و خوێندکاران باز لەوە دەکەن کە ئەو قوتابی خوێندکارانی ناستنە هۆڵەکانی خوێندن غایب دەدرێن لەلایەن زانکۆ و پەیمانگاکانەوە بەڵێ ئەگەر دەرفەت هەبێت پرسیاری ئەوان لێ بکەم ئەو بەڕێزانەکە بتوان قسەم بۆ بکەن باز لەوە دەکرێت ئەو قوتابیان و خوێندکارانی کە ناستن ناو هۆڵەکانی خوێندنەوە لەلایەن زانکۆ و پەیمانگاکانەوە غایب دەدرێن لای ئێوە چۆنە؟ وڵای ئێمەشەوە دوو هەفتەیە دەستمان بۆ خۆپیشاندانە کردووە و ئەو زۆربەی بەشەکانە و بایکۆتیان کردو یەک تەڵەبە نەچۆتە ژوورێ دەڵێن غیاب حام دراون تا ئێستاش هیچ بڕیارێکی وەتۆ نەدراوە ئاخستەرێک بەشەکان غیابەکەی چۆن چی لێ دەکەن بەڵێکەوەتا ئەو لە بەرژەوەندی قوتابی خوێندکاراندا نییە کە غایب بدرێن ئێوە داوای چی دەکەن؟ ئێمە داوا دەکەین لە سەرۆکی زانکۆی ڕاپەڕینکە و غیابانە بسڕێتەوە ئێمە داوا بۆ مافی خۆمان هاتووینە سەرجادە ئێمە بۆ مافی خۆمان هاتووینە خۆپیشاندەمان ڕێخستووە بۆیەشە داوا لە سەرۆکی زانکۆکان دەکەین کە و غیابانە هیچ حیسێب نەکەین دەستخۆش ئەگە دەرفەتەوێ بە شێشتریان وەردەگرم کە لێرە ئامادەن ئێستا ئێمە لە بەردەم زانکۆی ڕاپەڕینی دیارە خۆپیشاندان و گربوونەوەکان بەردەوامی هەیە بە فراوانی لە ڕۆژانی بەڵێ بەڵێ زۆر سپاس بۆ پەیامنێرمان ڕێنازەر سەلام سپاس بۆ زانیاریەکانت بەڵازیزان دیارە ساڵڕۆژی شەیدکردنی یەکێکی دیکەیە لە لاوەکانی
هەرێمی کوردستان لە قەزای سەی سادق. دیارە قەزای سەی سادق ئەتوانم بڵێم لە دوای شەهید بڕیارەوە سمبولی بەرخودان و ناڕزایەتین لەسەر مافەڕەوەکانی خۆیان بەداخەوە ساڵی ڕابردوو جارێکی دیکە لە ناو خۆپشاندانەکاندا دوو لە گەنجەکانیان شەهید کران بەداخەوە بەدەستی گولەی هێزانیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان. بەڵام تا ئێستا هیچ کام لە بکوژانی ئەم گەنجانە نە شەهید بڕیار دواییش نە شەهید هەرێم و هاوڕێکەی کامڕۆ ڕۆژی شەهیدبوونی شەهید هەرێمە نەدراونەتە دادگا. لەسەر ئەم بابەتە دەچینە قەزای سەی سادق لای پامێرمان سۆیب محەممەد. سۆیب سڵاوی خوا لەبێت و ئەم کاتت باش. ساڵیادە چۆن دەکرێتەوە و گرنگترین زانیاریەکان لای تۆ چین؟ بەڵێ سڵای خوای گەورە و لێبێ کاک جەلارگیان من ئێستا لە قەزای سەی سادقم کەمێک پێش ئێستا بەشێک لە هاوڵاتیان و کەسوکاری شەیدان کە وەگەزانی لە خۆپشاندانەکەی پارساڵدا دوو مێر منداڵ کوژران کە ئەویش ئاکار جەبار بوو و هەروە هەرێم عەلی تەمەن 13 ساڵ بوو. کەمێک پێش ئێستا هاوڵاتیان بەڕاستیان پاس کرد. من چالاکوانێکم لەگەڵاتەمەی زانیاری زیاتر دەوە کاک محمود ئەگەر بێتە ئێرۆ بەڕاستی و ساڵیادی خۆپشاندانەکانی سەی سادق کە دوو مێر منداڵ کوژران لە ڕۆژێکی وەکەم ڕۆژ ئێوە ئەم یادتان کردێتەوە. ڕۆژی هەردوو شەهید شەیداکار و شەهید هەرێم خۆپشاندان و ناڕەزایەتی ئێرە ناڕەزایەتەکە نەبوو کە بڵێن کار خۆشیەوە دڕندانە شەیداکار و شەهید هەرێم شەهید پێشەوە بێن ئێرە ئەمە ڕاستی ساڕۆژی شەهیدی هەر لێرە شەهید هەرێم لە گۆرستان کوتایی هات مقابلەکە خۆپشاندەرەکانەوە نەبوو بڵێن لاماری گەنجان برینداریان ڕێژەیەکی زۆر بریندار هەبوو. سوپا دایمە لە دنیا بۆ دەرەوەی بۆ سنوورە پارێزە حدودە پارێزە نەگەوەی لولەی تفەنگی کاتە سەردڵ و مێشتی سەری ڕۆڵەی وڵاتەکە بپژێنێ. هی لە وڵاتانە خۆپشاندانە کرێت زۆر لەوە بە سەدان سیارە سووتێن کاولکارێکی ئێجگارەکەن. لێرە تەنها ئەم بەسیترین خزمەت گوزاری نییە. گەنجەکە هیچ ئومێدێکی بە دوا ڕۆژ نییە. لێرە یەک ناڕەزایەتیە دەرەبڕێ بە فشەک وەڵامێداتەوە. دوای یەک ساڵ چی بۆ سەی سادق کراوە؟ بگرە سزای سێ بەردەوام هەموو جارێک زۆرترین ناڕەزایەتی لە سەی سادقە هەموو بەردەوام هەموو ساڵە لە دوایەوە کە داواکاریەکان جێبەجێ بکرێ سزای سەی سادق. ئەو سزادانیش وا ئاکار بەردەوام سەی سادق تووڕۆ پڕەتر یعنی بۆیە بە هەر شێوێ ینی کاتی نازایی ئەو ئاگر و ئەو قوپەی لە دڵی ئەو حکا هەیە گڕەسێنێ و خۆشیان کاتێک ڕێژە زۆرە بۆ جەماوەرە زۆرە خەڵک و ناڕەزایەتی دەرەبڕێژ شۆکە نایەن بڵێن لە داواکاری خەڵک ئەی داواکاریەکان هەموو هیچ شتێکیان جێبەجێ ناتوانرێ بڵێن ئەوەیە ڕەنگە لە داهاتووشە ناڕەزایەتی خراپتر بەرامبەریان بێ. ئێمە لێرە ئەمڕۆ ساڕۆژی شەید ئاکار و شەید هەرێم بوو ێستا لەسەر شانێری کۆنین لەسەر گۆڕی شەیداکار چلەی ماتەمینیەکە بڵێن ساڕۆژەکەی نەک چلەی ماتەمین ئەفو ساڕۆژەکەی تەواو بوو ئەم جارە بڵێن ئێوە هاتن پەخشی ڕاستەوخۆکەدانەکرد بریا بە ئامادەبوونی خەڵکێکی زۆر کە بڵێن چلەی ماتەمینیەکە بڕێوە چوو ئێوەش ئامادە بوونە لە حزورە بوونە باشتر و وەڵامی بار. بەڵێ سوپاس بۆ تۆ ئێمە ئامادە بووین بەڵام وەگەزانی پەخشی کەناڵی ئاسمانی پەیام لە کاژمێردەوە پامێران وەردەگرن و ئێستاش هاوڵاتیان و گشتین و توێژەکان لەسەر گۆڕستانی سەی سادق یادی شەهید هەرێم عەلی دەکەنەوە کە تەمەنی تەنها 13 ساڵ بووە بێتاوان بووە کوژرا. وەگەزانین سەی سادق قوربانی زۆر داوە هاوڵاتیان بێئومێدن و هەتاکو ئێستا کە یەک ساڵ تێپەڕ دەبێت بە سەر خۆپشاندانەکانی سەی سادقە کە دوو مێر منداڵ کوژراون بەڵام هەتاکو ئێستا بووکوژان دەستگیر نەکراون. بەڵێ زۆر سپاس بۆ پامێرمان سۆهیب محەممەد سپاس کە ڕاستەوخۆ لەگەڵمان بووی.
بەڵازیزان دیارە کۆنگرێکی ڕۆژنامەوانی پەرلەمانتار عومەر گوڵپی هەیە کە پێکەوە بینەری دەبین بۆی بزانین عومەر گوڵپی پەرلەمانتار کۆنگرە ڕۆژنامەوانیەکەی لەسەر چییە و باس لە چی دەکات. هەموو لایەک بەخێر بێن. من ئەمڕۆ ڕوونکردنەوەتان ئەدەمێ بۆ هاوڵاتیانی کوردستان بە تایبەت فەرمانبەران سەبارەت بە پلەبەرزکردنەوە بە دوواداچوونەکانمان ئەو زوڵم و ستەمەی لێیان نەکرێ و ئەو هەوڵانەی دراون بۆ گەڕانەوەی پلەبەرزکردنەوە کە مافێکی یاساییە. بەڕێزان بەپێی هەردوو یاسای ڕاژەی شارستانی ژمارە 24 ساڵی 1960 و ژمارە 22 ساڵی 2008 پلەبەرزکردنەوەی فەرمانبەران مافێکی یاسایی جێگیرکراوە. هەر فەرمانبەرێک دوای 4 ساڵ خزمەت هێندێکیان دوای 5 ساڵ خزمەت ئەبێ پلەیان بەرز بکرێتەوە کە لە ڕووی مادی و معنەویەوە جیاوازە لەو پلەی کە پێشخۆی تایە بووە. بڕیاری ڕاگررتنی پلەبەرزکردنەوە لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە بڕیارێکی نایاساییە پێچەوانەی هەردوو یاسایە کە ئاماژەمان پێکرد و پێشێلکردنی ڕوونی مافی فەرمانبەرانە و خواردنی قوتی مناڵانی فەرمانبەرانە. لە ساڵی 2016ەوە پلەبەرزکردنەوە ڕاگیراوە کەوە گوتمان کە بەڕاستی پێشێلکاری یاساکانە. لەو ساڵەوە کە ڕاگیراوە هێندێک فەرمانبەر کاتی پلەبەرزکردنەوەیان بووە. ئەو فەرمانبەرانە دوو پلەیان فەوتاوە و زۆرینەی زۆری فەرمانبەران بەلای کەمەوە پلەیەکیان فەوتاوە. ئەو بڕەپارەی کە فەوتاوە چەندێکە طبعاً ئەم پلەبەرزکردنەوەی کە تا ئێستا ڕاگیراوە بۆ 700,000 فەرمانبەرە کە لە فەرمانگەکانی حکوومەت کارەکەن و وەپلەکانیان ڕاگیراوە. بڕی ئەو پارەی ڕاگیراوە بە پێی پلەی فەرمانبەرێتی و ئاستی فەرمانبەرێتی 600 تا 300,000 دینارە. واتە ئەگەرچی 40,000 لە موچەی بنەڕەتی ئەگۆڕێ بەڵام لە کۆی موچە و دەرماڵە هێندێک حاڵەت بەرزەبێتەوە بۆ 100,000 150,000 300,000 دینار. کۆی ئەو پارەیەی مانگانە بەهۆی پلەبەرزکردنەوە بەهۆی ڕاگررتنی پلەبەرزکردنەوە لە فەرمانبەران بڕاوە ئەبڕێت مانگانە بەلای کەمەوە خەمڵاندومە بە 50 ملیار دیناری مانگانە. واتە فەرمانبەران مانگانە تێکڕا بەلای کەمەوە 50 ملیار دینار کەمتر لەو موچەی کە شایستەیانە وەرەگرن و کۆی ئەو پارەیەی کە لە 2016ەوە کەڵەکە بووە کەوتۆتە لای حکوومەتی هەرێمی کوردستان بەلای کەمەوە 3 تریلیۆن دینارە. تاوان لە بنەمادا هیچ پاساوێک نییە بۆ ڕاگررتنی پلەبەرزکردنەوە و ئەمە پێشێلکاریەکی ڕوونی یاساکانە. خۆ ئەگەر لە ساڵانی ڕابردووە پاساوێکی بچووکیش هەبێ ئێستا و پاساوە نەماوە داهات لە هەموو سەرچاوەکانەوە زیاد بووە لە نەوتەوە زیاد بووە لە گومرگەوە زیاد بووە لە باجەوە زیاد بووە. ئێمە نازانین بۆچی ئەنجومەنی وەزیران ئەم مافەی فەرمانبەرەکانی خۆی نادا. بەڕێزان پلەبەرزکردنەوە خێر و سەدەقە نییە. مافی فەرمانبەرانە مافی یاساییە وەک چۆن بە خۆشحاڵیەوە طبعاً پلەبەرزکردنەوەی سەربازی دەستی پێکردوێتەوە لە وەزارەتی پێشمەرگە لە وەزارەتی ناوخۆ ئەگەرچی بەپێی بە دوواداچوونی من لەوێش ستەم هەیە ژمارەیەکی زۆر پێشمەرگە ئەوانەی ڕۆحی خۆیان خستۆتە سەردەستیان لە سەنگەرەکانی پێشمەرگە هێشتا جیاوازی موچەی پلەبەرزکردنەوەی 2016 و 17 و 18 بۆ نەبەسراوە. بەداخەوە زۆرینەی پێشمەرگە موچەکانیان شایستە نیە بە ژیانیان کە نزیکەی 500,000 تا 600,000. بەڕێزان ڕاگررتنی پلەبەرزکردنەوە تەنها زیانەکەی بۆ فەرمانبەر نییە لە کاتی دەوامیە بەڵکو زیانی گەورەتری بۆ کارمەندانە هەیە بۆ فەرمانبەرانە هەیە کە خانشینە بن چونکە بەو پلەی تیایدان خانشینە بن نەک بەو پلەی کە شایستەیە. بۆیە ساڵانە 5,000 فەرمانبەری خانەنشین زیانێکی گەورەکەن بە موچەیەکی کەمەوە ئەچنەوە ماڵەوە کە بەداخەوە هەموو گەنجی و تەمەنی خۆیان بەخشی بەم وڵاتە کەچی لەو کۆتاییە هێشتا ئەو زوڵمە گەورەیان لێکرێ. طبعاً ئەمە بێجگەلەوەی کە بەهۆی جێبەجێ نەکردنی یاسای خانشینی یەکگرت و ژمارە 9 عێراقی فەرمانبەرانی خانەنشین ئەوانەی کە خانشینە بن ستەمێکی گەورەیان لێکرێ موچەی خانشینیمان هەیە
بەڕاستی هەر عیبە ناوی بنەی موچە کە نزیکە لە 220,000 کە هەر لە بنەمایە ئەمە ستەمێکی گەورەیە بێجگە لەوەی بەهۆی ڕاگررتنی پلەبەرزکردنەوە زیانێکی گەورەکەن. بەڕێزان لێرەدا پرسیارێک گێتە پێشەوە، ئایا حکوومەتی هەرێمی کوردستان ئەنجومەنی وەزیران مامۆستایان بە ڕۆڵەی خۆی ئەزانێ بە مڵکی خۆی ئەزانێ بە ڕۆڵەی ئەم وڵاتیان ئەزانێ، ئایا پزیشکان و کاربەندانی تەندروستی کە خزمەتمانەکەن لە نیوەشەوەکانە خەڵکی ئەم وڵاتن؟ ئەی بۆ ئەنجومەنی وەزیرانە مافیان ڕاگرێ، ئەی بۆ ئەم زوڵمەیان لەسەر بەردەوامی پێدا بۆ پلەبەرزکردنەوەی فەرمانبەران دەست پێ ناکاتەوە، کارگوزارێک کە ژینگەی شارەکانمان خاوێ نەکاتەوە بۆ شایستەی چونکە هەر لە بنەمایە موچەمان هەیە 265,000 باوەڕتان بێ هێندێ موچە مقابلە بە سۆشیال و خێر و سەدەقەی هێندێ وڵات کە لە وڵاتان هاوڵاتیە کە پەناهەندە بێت پەنابا بە وڵاتانە وەری ئەگرێ، یعنی موچە دەبێت 265,000 پلەبەرزکردنەوەکەشی ڕاگری بۆ مای 5 ساڵ کە زیاتر لە 100,000 هەموو مانگێک زیانەکە. ئێمە چیەکەین بۆ دەست پێکردنەوەی پلەبەرزکردنەوە؟ طبعاً بەڕێزان لە 2/9/2021 بە واژۆی 25 ئەندامی پەرلەمان پێشنیازە بڕیارێکمان پێشکەش کرد بێجگە لە فشارەکانی تر بەردەوام کردومانن، پێشنیازە بڕیارێکمان پێشکەش کرد بۆ ئەوەی لە پەرلەمانەوە بە بڕیارێک حکوومەت پابندکەین بە پابندیە داراییەکانی. پابندە داراییەکانی کامانن؟ کۆتایی هێنان بە دزی و تاڵانی و قاچاقچێتی لە خاڵە گومرگیەکان و گەڕانەوەی ئەو داهاتەی کە لەلایەن حیزبەکانی دەسەڵاتەوە هەردوو حیزبی دەسەڵاتەوە لە شارەکان دەستی بەسەراگیراوە و مناڵی فەرمانبەر پلەبەرزکردنەوەکەی ڕاگیرا بێت. خاڵێکی ترەوەیە دەستپێکردنەوەی پلەبەرزکردنەوەی فەرمانبەران، خاڵێکی ترەوەیە کە حکوومەت پابند بێ بە قەرەبووی ئەو مافانەی کە فەرمانبەران لە 5 ساڵی ڕابردووە فەوتاندوێتی. بەڵام لیژنەی یاسایی لە 29/11/2021 وەڵامی ئەم 25 ئەندام پەرلەمانەیان دایەوە کە کەلێنی یاسایی نییە لە ئەنجومەنی وەزیران لە حکوومەتە، بۆیە دەرچوونی ئەم پێشنیازە بڕیارە پێویست ناکە. ئێمە لە بەڕێزان خوشک و براکانمان لە زۆرینەی لیژنەی یاسایی تەمان هەمویان نا زۆرینەکەیان لەگەڵ دەستەی سەرۆکایەتیە پرسین باشە ئەگەر کەلێنی یاسایی نییە ئەنجومەنی وەزیران کێ دەسەڵاتی پێەیە یاساکان ڕاگرێ؟ چۆن ئەتوانێت ئەنجومەنی وەزیران بڕیارێک دەرکا کۆمەڵێک یاسا ڕاگرێ مافی فەرمانبەران ڕاگرێ؟ بۆیە بەڵە بە دڵنیاییەوە لە کەلێنی یاسایی گەورەتر هەیە، ئەویش دەسەڵاتێکە کە حساب بۆ یاساکان ناکە. بۆیە ئێمە ژمارەی یاسایی ئەندامانی پەرلەمان لە بەرواری 1/12 سەرەتای ئەم مانگە جارێکی تر جەختمان کردەوە لە پێشنیازە یاساکەمان و بە واژۆی هەر 25 ئەندام پەرلەمانەکە جارێکی تر داوامان کرد دەستەی سەرۆکایەتی پەرلەمان ئەم پێشنیازە بڕیارە بە پێی پەیڕەوی ناوخۆ کاتێک خلافێک لە نێوان ژمارەیەک ناپەرلەمان و لیژنەی یاسایی دروستە بێ لەسەر زەرورەت و زەرور نەبوونی ئەم یاسایە ئەبێ بێنێتە هۆڵی پەرلەمان لەوێ گفتوگۆ بکرێن. هیوادارم هەموو پەرلەمانێک بگرێتە بەردەم ویژدانی خۆی و بڕیار بدا لە قازانجی خەڵکی کوردستان. ئەبێت ئێمە بێجگە ئامانجمان گەڕانەوەی ئەم مافەی فەرمانبەران ئەمانەوێ ئەنجومەنی وەزیران ناچارکەین بەوەی ئەم بڕیارەی خۆی هەڵوەشێنێتەوە مافی فەرمانبەران بگەڕێنێتەوە. لانی کەم ئەمانەوێ پەرلەمان بچێتە سەنگەری خەڵکەوە بچێتە سەنگەری فەرمانبەرانەوە بەڕوونی بە بڕیارێک بە ئەنجومەنی وەزیران بڵێ ئەم بڕیارەتان نایاساییە هەڵەیە تکایە پلەبەرزکردنەوەی فەرمانبەران دەست پێ بکەنەوە و ئەم مافەی مناڵانی فەرمانبەران بگەڕنەوە، چونکە بەڕاستی ئەمە موچە و قوتی مناڵە کە لەوەچێ بۆ شیری دابینکە لەوەچێ بۆ کرێخانووی بێ لەوەچێ بۆ چارەسەری نەخۆشی بێ. عەزیزان موچە لە کوردستانە ناعەدالەتێکی گەورەی تایە لە بنەمایە بەهۆی ڕاگررتنی پلەبەرزکردنەوەوە ناعەدالەتیەکە چەند هێندە بۆتەوە. زۆر سپاس بۆ بەڵازدان و خۆشەویستان دەچینە لای تەوەری دووەمی بەرنامەکەمان کە قسەکردنە لەسەرەوەی بزانین ناڕەزایەتی قوتابیانی زانکۆ و پەیمانگەکان بەرەوکوێ. لەسەرم بابەتەش میوانداری زۆر بەڕێز مامۆستا حەسەن عومەر سکرتێری ڕێکخراوی قوتابیانی کوردستانمان کردووە کە ڕێکخراوێکی تایبەت بە چینی قوتابیان و خوێندکارانەوە لە ماوەی ڕابردوودا لە ناو ناڕەزایەتیەکاندا وجودیان هەبووە هەم شەخصی خۆی هەم وەکو
بە فەرمی ڕێکخراوەکەیان وجودی هەبوو با بزانین ئەم ناڕزایەتیانە بەروکوێ دەڕۆن وایە هەڵوێستی ڕێکخراوە خوێندکاری و قوتابیەکان چی لێ دێت مامۆستا زۆر سپاس بۆ دەرفەتە بەخێر بێت ناڕزایەتەکان جارێکی دیکە سەری هەڵداوەتەوە داواکاریەکانیان دەرماڵەیە لەوەی کە مانگانە دەرماڵەیان پێ بدرێ ئەنجومەنی وەزیران بڕیاری سەرفکردنی مانگانەی 7 ملیار و 250 میلیۆن دیناری داوە بەڵام ناڵێ بۆ دەرماڵە دەڵێ بۆ دابینکردنی خزمەت گوزاریەکان پاڵپشتی دارایی چاکردنی بەشە ناوخۆیەکان ئەمانە ئێوە بۆچی کۆتایی بە ناڕزایەتیەکان نایەنن بۆ پاڵپشتی ئەم بڕیاری ئەنجومەنی وەزیران نادەن لەوەی کە دەڵێت 7 ملیار و 250 میلیۆن دینار بۆ پاڵپشتی دارایی قوتابیان زۆر سپاسان دەکەم بەڕێزانوەڵا لە ڕاستیدا قوتابیش گەیشتۆتەوە قەنەعەتی کە دەسەڵات تا ئێستا بە شێوازێکی ڕازگۆ و شەفافانە جوابی شەقام ناداتەوە و لە ڕاستیدا پەیامەکانی حکوومەت پەیامێکی ڕوون نین پەیامێکن غامزن قابلە 100,000 150,000 قوتابی دەزانێت چ دەگوزارێت لە وڵاتەدا کەم و قوتابی زانکۆیە و لە ئاستی ئەکادمی و معرفی بەرزدایە دەزانێت چ دەگوزارێت دەزانێت چێ ئەم و چۆن ئەم وڵاتە بەڕێوە دەبرێت و ئیدارە دەکرێت لەبەرەوە هێنانە قەنەعەتی 150,000 قوتابی شتێکی ئاسان نییە بۆیە بەڕاستی پێویستی بەوە هەیە میکانیزمی هاوکاریکردن و پاڵپشتی دارایی دەسەڵات و حکوومەت بۆ قوتابیان و بە تایبەتی بۆ بابەتی دەرماڵە زۆر شەفاف بووبایە لە ڕاستیدا ئەم سەیرم دێ حکوومەت شەرم دەکات لەوەی بەڕاستی و بەڕاستگۆیانە وەڵامی ناڕەزایەتیەکانی قوتابی و شەقام بداتەوە فەوتانی 15 ڕۆژ دەوامی خوێندنی قوتابی یعنی شتێکی هێندە ئاسانە چه جوابی ئەمە دەداتەوە چێ بەرپرسیارەتی ئەمە هەڵدەگرێت یعنی ئەم بابەتەی کە ئێستاکانە لە هەرێمی کوردستان دەگوزارێت بە تایبەتی کە محافزی سلێمانی پەخستووە لە ڕووی زانستیەوە ناوەندەکانی خوێندن چۆل بوون چێ دەچێتە ژێرباری ئەم بەرپرسیارەتیەوە یعنی من پێم سەیرە حکوومەت بە کتابێک ڕێنمایی دەردەکا و ناوی دەنێ پاڵپشتی دارایی و 7 ملیار و 250 میلیۆن دینار سرف دەکات بە ناوی پاڵپشتی دارایی بۆ زانکۆکان و کۆمەڵێک مەجاز کۆمەڵێک بربەست دەخاتە ناو خاڵەکەەوە کە قوتابیان ڕازی ناکات کەواتەم بڕپارەیەکی حکوومەت دیاری کردو بۆ دەرماڵی قوتابیان نابێت ئەوە قوتابیان قەنەعەت ناکەن و ناگەنە بڕیار لە ڕاستیدا پارەکە پارەیەکی کەم نییە پارێکی باشە و ئەو پارەیە جۆرێک لە ئاودانی تێدایە بۆ دڵی قوتابی بەڵام مانایەوە نییە کە تەواو مافەکانی بەدەست بخاوە گومان هەیە لەوەی کە ئایا ئەو پارەیە چۆن سرف دەکرێت چونکە هیچ ڕێنمایەک لەسەری دەرنەچووە لە ڕاستیدا دەبووە وەزارەتی خوێندنی باڵا و دڵنیام پەرلەمانیشە لەسەر خەت بووە پێویستە زیاتر بێتە سەرخەت لەسەر ئەم بابەتە چونکە تابێک دەرچووە لە 24 یانزەی 2021 لە سەرەتای خۆ پیشاندانەکانەوە حوتی مانگ دوێنێ تیکرار کراوەتەوە نوێ کراوەتەوە کە بە تایبەتی وەزارەتی خوێندنی باڵا کتابەکەی نوێ کردوەوە کە ئەم پارەی خەرج کراوانی تەخمین کراوە لە وەزارەتی داراییەوە بۆ خەرجی پارەیەکی تا ڕادەیەک دەکرێت بڵین بەشێکی گەورە لە حەقەکانی قوتابی دەچەسپێنێ بەڵام ئەوەی کە تا ئێستا ناڕوونی ئێمە و ڕێکخراوەکان بە تایبەتی ئێمە ڕێکخراوی قوتابیان تێدا دوودڵین ئەوەیە کە بابەتەکە تا ئێستا نازانین بۆ چی سرف دەکرێت یعنی حکوومەت ناوی ناوە پاڵپشتی دارایی ئەگەر تۆ پاڵپشتی داراییتە بۆ بەهێزکردنی زانکۆکان ئێوەکەواتە جوابی قوتابیان نەدایەوە ئەگەر بۆ دەرماڵەیە بۆ بڕوونی ناڵی دەرماڵەیە ینی لە ڕاستیدا ئەم غامزبوونە وای کردووە کە قوتابی بەردەوامی بدا بەناڕزایەتیەکان چەند کۆبوونەوەیەک ئەنجام درا لەگەڵ بەرپرسان نوێنەری خوێندکاران ئێوە ئایا لە کۆبوونەیەدا بەشدار بوون ئەم کۆبوونانە بەچی گەیشتن باز لە چی کرا بۆچی شتێک نەکرا کە خوێندکاران ینی قەنەعەت پێ بکەن و واز لە خۆپیشاندان بێنن کورت و پوختی ئەم کۆبوونەوانەی کە لەگەر بەشێک لەلایەنە حیزبیەکان و بەشێک لەلایەنە حکومیەکان کراوە هیچی وەڵامی دڵی قوتابیانی نەداوەتەوە قوتابیانی نییە ناوەتە قەنەعەت بەڵکو زیاتر ینی تووشی بێئەمەلی بێهیوایی بووین لە کاتێکدا کە دەسەڵاتدارانی ئەم وڵاتە بێهیوایی خۆیان ڕدەگەێنیان وەکو چۆن دەڵی جوابیان پێ نییە بۆ قوتابیان دوای 10 ساعت و 12 ساعت دانیشتن ئێمە نەتوانین وەڵامێکی ڕاستەقینە بدەینە قوتابیان بۆ خۆی ئیشکالە بەڕاستی کێشەیە بۆیە قوتابی ینی ئێستا بێهیوایەوە لەسەر شەقام ماوەتەوە وەڵامی نەدراوەتەوە من یەک داتایەکی خێرا بخەمە بەردەستی جەنابتان و بینەرانی بەڕێزیش ئەمیش ینی ئەم پارەی کە سرف دەکرێت بۆ نمونە ئەگەر قوتابیەک لە ناو شار 40,000 دیناری بۆ سرف بکرێت
ئەوە بە درێژایی ئەم خوێندنەی دەکاتە 240,000 بۆ 300,000 دینار بۆ درێژایی 1 ساڵ خوێندنی. ئەگەر 6,000 بۆ سرف بکرێ بە درێژایی ساڵی خوێندنی دەکاتە 440,000 بۆ 500,000 دینار. ئەگەر قوتابیەکی دەرەوەی شار 100,000 بۆ سرف بگرێ بە درێژایی ساڵێکی خوێندنی دەکاتە 700 بۆ 800,000. یعنی ئەمە کولفەیەکی زۆر کەمە کە تۆ نەتوانی ئەم کولفەیە بۆ قوتابیانی زانستی لە وڵاتەدا سەرفی بکەیت بەڕاستیانی کارەسادە. تۆ هیچ پاڵپشتێکی دارایت نییە، هیچ پاڵپشتێکی تەندروستیت نییە، هیچ پاڵپشتیەکی ژیانی و حیاتیت نییە بۆ قوتابی لە ناو داخلیەکاندا. مانای نییە تۆ 40,000 و 50,000 بۆ قوتابی بەڕەوا نەبینی. یعنی ئەم ناڕەزایەتیانەی کە ئێستا لە شەقامدا هەیە حقەتەن يعني ئەو پەڕی مافی مەغدورانەی قوتابیان لەسەر شەقامدا. یعنی ئەو ینی هەر ئەوەندەیان پێ دەکرێت کە بێنە سەر شەقام بڵن کاکە هیچمان نییە بیخۆین، هیچمان نییە لە ژیان بەکاری بێنین بۆ بابەتە زانستیەکانمان بۆ ژیانمان. بڕواتان هەیە مامۆستایان ئەو مۆبایلەی من چەندین نامەی تێدایە، چەندین نامی تێدایە کە قوتابی نامەی بۆ من مەسنجەر بۆ ئێمە دەنێرێ مامۆستا مۆبایلێکم بۆ بکڕە مەرحلە 4 جامیان سوێن بەخوا مۆبایلم نییە. مامۆستا هاوکاریم کە بە 150,000 بەخوای گەورەیەک 1 دینار لام نییە کە هاتوچۆی ینی تەڵەبە هەیە دەڵێت 2 مانگە نەگەڕامەوە بۆ ماڵمان لەوتی دەستی پێکرێتەوە دەوام لەبەرەوە هیچم لا نەبووە ینی بگەڕێمەوە. ینی چەندین نامی مەسنجەر بە شخصی بۆ من نێردراوە و بۆ هاوڕێکانم لە قوتابیان نێردراوە کە ئەمە دەلالەتی ئەوەیە کە قوتابی لەو پەڕی ژیانێکی خراپدایە. بەڕاستی ئەم گوێم لە کۆمەڵێک لەم قوتابیە بەڕێزانە بوو کە لێدوانیاندا ینی بەڕاستی کۆمەڵێک لە منداڵانی بەرپرس لە وڵاتەدا هایلایف بووی دەژین. ئەو هەموو سەرۆت و سامانەی کە بەرپرسەکان دەستگاکان لە وڵاتان بڵاوی دەکەنەوە حیاچوونێکی گەورەیە کە ئەتۆ نەی جوابی شەقام و جوابی قوتابی زانستی خۆت لە وڵاتە بدەیتەوە. یعنی من ئەگەر بە جانیبێکی وەکو چۆن دەڵێ ئەو پەڕی سەهل بۆ حکومەت بڕوانین بەڕاستی حەقی خۆیەتی حکومەت ڕێنمایی و ڕێکاری دروست و تەواو لەبارەی ئەم خەرجیەوە دەربکا کە پاڵپشتی دارایی بۆ ناو دەنێ ناوی بنێ دەرماڵە ناوی بنێ هاوکاری قوتابیان و ناوی بنێ دانەوەی ئەو حەقە بۆ دەترسێ. ینی بۆ شەرم بکەی لەوەی کە کاکە پێویستە حەقی ئەگەر حکومەت بەم نەمەتە بەردەوامی پێ بدات دڵنیام قوتابیان لەسەر شەقام ناڕۆنەوە. تەنها بۆ ساڵێکم بڕەپارە دیاریکراوە مامۆستایە لە ڕاستیدا ئەم بڕیارە کە حکومەت دەری دەکات دەبێت بچێتە پەرلەمان خوێندنەوەی بۆ بکرێت و مەجالیش لە بەردەمی حکومەتدا زۆر کەمە چونکە بە خۆت دەزانێت ئێستا ئەمڕۆ 8 مانگە ئێمە لە یەک دەبێت تەنفیز بکرێت قەرار. حکومەت بۆچی دەبێت ئەم بڕیارە بگەڕێتەوە بۆ پەرلەمان؟ ئەگەر بڵین میکانیزمەکانی ئاڕاستی وەزارەتی دارایی کردووە لەوەی بۆ خەرجی بکە مانگانە بڕی 7 ملیار و 250 میلیۆن دینار سەرف بکرێت بۆ پاڵپشتی دارایی و چارەسەرکردنی گرفتە خزمەتگوزاریەکان لە بەشە ناوخۆیەکاندا. فعلا باشە ئەگەر تاوتوی ئەم بڕیارە بکری هەرچەندە وەڵام لای ئەوانە دوجار مانگی یەکەمە مەحساب کە بە هەموو پارەکە بۆ چارەسەرکردنی گرفتە خزمەتگوزاریەکان کە بڕیارەکە وایە لە یەکێکی 2022 سەرف بکرێت. دەکرێت دوای ئەوە بڵین ئەم پارەیە ئەکتیفاکە بۆ دەرماڵی قوتابیان بە پێی ئەوەی کە تەخمین کراوە و ئەو زانیاریانەی کە هەن لە بینی 7 ملیار تا 9 ملیار دینار بەشی تەواوی حەقی قوتابیان دەکە و داوای قوتابیانیش ئەوەیە کە تەواوی قوتابیان مستەفید بن لەم بڕێە. یعنی ئێستا قوتابی هەیە لە پارالێلی دەخوێنێ بە پارەی خۆی خانووی گرتووە بە پارە دەخوێنێ مافی هەموو ژیانی زەوت کراوە هەموو ژیانی تۆ مافی ینی تۆ هیچ مافێکت بۆ دابین نەکردووە دەڵی بشخوێنە. ینی بەڕاستی مەزوڵمێکی زۆر گەورەیە لە قوتابی دەکرێت. تۆ ناکرێت ئەم قوتابیە لە بەرەوەی لە پارالێلی دەخوێنێ لە بەرەوەی بە پارە دەخوێنێ خانووی بۆ خۆی گرتووە شوێنی مانەوەی بۆ خۆی دابین کردووە نان و پێداویستەکانی بۆ خۆی دابین دەکات گەرمی و ساردی بۆ خۆی دابین دەکات تۆ لە بەرامبەریشدا هیچ شتێک بەڕەوای وی نەزانی. ینی شتێکی غەدرێکی گەورەیە. بۆیە بەڕاستی من ئێستا داوای قوتابیان لەوەی کە داوای ئەوە دەکەن مافەکان بۆ سەرجەم قوتابیان بێ بە شتێکی ڕەوا دەزانم و لە کاتێکیشدا کە قوتابیەک ژیانی تەمینە حیاتی تەمینە پێویستی بەم پارە نییە هەر بۆ خۆی ویژدانیان پێم وانە ناچێت ئەم پارەیە وەربگرێ پێویستی بۆ نیە 100,000 و 40,000 و 50,000 وەربگرێ و ناچێتە ژێرباری ئەمەوە چونکە ئەمە قوتابیشمان هەیە ئەوەش ناشارینەوە قوتابیمان هەیە لە ناو زانکۆدا هاوکاری چەند قوتابی دەکات چونکە ژیانی باشە ژیانی دەوڵەمەندە. بەڵام ئەمە مانای ئەوە نییە کە تۆ لەم ڕێ بیکێ فلتەرێک کە بڵێ کاکە من لە ڕێی زانکۆکانەوە هاوکاری قوتابیان هێژار دەکەم ئیکاکە خۆم قوتابیە پۆلیەکی سەرەتایی و دوی سەرەتایی نییە لە ژووری جامیعە دەری بێنی بڵێ کاکە من هاوکاری دەرماڵی هاوکاری پێدەدەم. یانی شتێکی نامەنتیقیە شکاندنی حرمەتی قوتابیە لە ناو زانکۆدا. تۆ دەبێت بڵێ کاکە من مافێکە حەقێکە لە وەزارەت و حکومەت ئەم پاڵپشتێ دارایەت دەکات. زۆر باش مامۆستا حەسەن تۆ پێت وایە کە ئەم خۆپیشاندانانی یارمەتی قوتابیان بات و هەموو مافەکانیان بۆ دابین بکرێت؟ من گومانم هەیە لەوەی کە حکومەت ئیلا بە فشار دەتوانێت مافەکان بدە
و بوونی ئەم فشاری قوتابیانی فشارێکی زۆر گەورەیە گەرم بڕیارە جێبەجێ نەکات دەگەر نەچێتە بواری جێبەجێکردنەوە ئەم خۆپیشاندانانە چی یەقینم هەیە بەردەوام دەبێت تەواو دەبێت بەردەوام دەبێت بەردەوام بۆ لەبەرەوەی عنی خۆتان دەزانن مامۆستا ئەو زەخت و فشاری لەسەر قوتابی کرا لە دەڕۆژی ڕابردوودا یعنی دەبوایە کەس نێتەوە سەر شەقام باشە بەڵام بەفعلی شەقامەکان پڕنەوە تا ڕێگای ناو شاری سلێمانی بە 6 ساعات سارلی دەرناچێت لەبەرەوە مەجال نادە دەڵێ کاکە من مافی خۆمە عنی ئەم جواب نەدانەوەیش لەلایەن حکوومەتەوە بە شێوازێکی شەفافانە بەڕاستی زوڵمە چکەم پێم وایە دوو زوڵم دەکرێت هەم ئەوەی کە کاتی تەمەنی ئەو تەڵەبێ بە هەدەر دەدرێت و هەم بەڕاستی توانای جامیعەکانیش وردە وردە دەپکێنرێتەوە کاک یعنی ئەمە دەیە بەڕاستی جامیعەکان بکەینە ناوەندی ئەکادیمی ناوەندی داهێنان ناوەندی نوێگەری کاکە گەرمە دەمانەوێت ئەم وڵاتە پیشەسازیەکە نیازمان وایە بکەینە وڵاتێکی داهێنەر لە ڕووی نەوتی و نازانم گازی و چیوچیەوە دەبێت سوود لەوەرگن لە توانای ئەم قوتابیانە بەڕاستی یعنی ئەمە شەرمە چیتر یعنی قوتابی لەسەر شەقام باز لەوە دەکا کە بز گازەکەی چەم سەماڵ بەقەت هەموو کوردستان و دەڵ هەموو ئەوروپای پێدەژی با وەرە بیدێ ئەم قوتابیانی داخلی ینی بەس پارەی ئەوانی پێبدا و دەرماڵی قوتابیانی پێبدەوتەوە حەسەن دەمانوێت بزانین ڕێکخراوە قوتابی و خوێندکاریەکان ئەوەی کە بینیمان دیارە لایەنی دەسەڵات لەم لە ڕێکخراوەکەی خۆی هەڵوەشاندەوە کارەکانی هەڵبەسار تا و کاتێک کە خۆیان بڕیاری ناوخۆی خۆیان دەدەن ئاسایی ئەگەر حەزبێک ڕێکخراوێکی خوێندکاری و قوتابی پیشە یانی خۆی مامەڵە لەگەڵا بکات وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان یان ڕێکخراوی گەشەپێدانی قوتابیانی کوردستان یان ئەوەی کە قوتابیانی کوردستان کۆمەڵی خوێندکارانیش کە هەمانە ئەمانە تا چەندە مافی خۆیانە یا هیچ ڕێگریەک لە بەردەمیانە نییە لەوەی کە ڕاستەوخۆ پشتیوانی لە خۆپشاندانەکان بکەن و ئەگەر مافی خۆیانە و سروشتیە و ڕێکخراوێکە و پیشە یانە مامەڵات بکەوە دەبێ بیکە ڕێگریتان لێکرێت یان ناکرێت لە ناو بۆ پشتیوان لەلایەن حیزبەوە ینی لەلایەن حیزبەکانەوە لەلایەن هێزانامنیەکانەوە لەلایەن حیزبەکانەوە لە ڕاستیدا ئێمە خۆمان لەسەر ینی وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان بە لە ڕابردوو خۆت دەزانی کە ئێمە هەموو سکرتێر وەکو ستافی کارجێری وەکو بەرپرسی ناوەندەکانمان و هەتا خوارەوە ئەمە لەگەڵ قوتابیاندا بووین و لە ناو خۆ پیشاندانەکاندا بووین پشتیوانی سەرەکیان بووین ڕەشەی گرتنی بەڵێ کادیریشمان گیراوە و خەڵکیشمان گیراوە زیاتیش دراوی لێشمان درراوە بەڵام بەڕاستی ئێمە داکوکی کەری سەرسەختی مافەکانی قوتابیان بووین و بۆ ئەوەش هاتوین ئەم پێم وایە بۆ ئەوە هاتوین کە ئێمە بەرگری کار بین لە مافەکانی قوتابیان ئەمە ئیشی میهنی و پیشەی ئێمەیە و ئێمە ئەسلی کارەکەمان ئەوەیە کە ئێمە لە شەقام لە بەرگری لە پشتی قوتابیان بین و مدافع و بەرگری کار بین لە مافەکان و لە چەسپاندنی مافەکانی قوتابیاندا لە هەموو قۆناغەکانی خوێندنەوە ئەم پێم وایە بە تاکیدی کۆمەڵێک بە تایبەتی حیزبی سیاسی لە وڵات حیزبی دەسەڵات لە وڵاتەدا لە بەرژەوەندی تەنها حیزبەکەی دەڕوانێ و بەداخەوە بەڕوونی و بە شەفافی نایەتە مەیدانی بەرگری لە مافەکانی قوتابیان هەرچەندە لەم ئاخیرانەدا یەک دوو ئاماژەی باشمان بینی بەڵام ئاماژەکان زۆر باش نین لە ئاسی تمۆحی قوتابیدانین ئێمە دەکرێت ڕێکخراوە قوتابیەکان ئەگەر لە ڕابردوودا بە تایبەتی فیدراسیۆنی ڕێکخراوەکانمان هەبوو کە لە کۆمەڵێک مافدا بەڕاستی حکوومەتیان دێنایە سەرخات و بەداخەوە ئەم فشارە حیزبەی کە ئێستا هەیە ئێمە زۆر هەوڵ و محاولەمان داوە لە چەند ساڵی ڕابردووداوە هەتا لە سەرەتای خۆ پیشاندانەکانەوە خۆم چەند جار محاولەم کردووە کە بەڕاستی بتوانین گروپی ڕێکخراوەکان ئەکتیڤ بکەینەوە و بتوانین ببینە پاڵپشتێکی ڕێکخراوەی گرنگ لە کوردستان دروست بکەین بۆ هێناندی مافەکانی قوتابیان بەڵام بە جزئی دروستمان کردووە بەڵام بەگشتی بە تایبەتی دەسەڵات تا ئێستا نەهاتووە بە دەنگی ئەم ئیشەی ئێمە زۆر باشە کۆتا پرسیارم دەمەوێت بزانم دوجار ئەم خۆپشاندانە یا ئەم ناڕەزایەتی قوتابیان چۆن دەبینی وەڵام من دڵخۆشم بەوەی کە پێم وایە قوتابیان توانی و یانە سەرەداوێکی زۆر گرنگ و گەورە لە هێنانە دیمافەکانیان بەدەست بهێنن و سەرەتایەکی دڵخۆشکەرە کە خۆپیشاندان و ڕێکاری دیموکراسی و ئەو ڕێکاری کە ئێستا بەکاردێن لەلایەن قوتابیانەوە شتێکی زۆر باشە و پێم وایە کە حکوومەت شەرم دەکات لەوەی کە بەڕوونی هەندێک شت بڵێت دەترسێت لەوەی کە هەندێک ئیقرار هەیە بیکە لەوانەیە قورس بکەوێت لەسەری بۆ جەماوەر بەڵام لە ئایندەدا بەڕاستی دەبێت حکوومەت بێتە ژێرباری دانەوە و پێدانەوەی حەق و مافەکان بۆ تەواوی گروپەکانی ئەم کۆمەڵگایە و لەوانەش دڵخۆشم کەوەی کە قوتابیان پشت بەخوای گەورە بە مافە ڕەواکانی خۆیان بە تایبەتی لە بوونی دەرماڵە دەگەنەوە ئینشاءالله زۆر سپاس ماوەسا سپاس لەوەی کە میوانمان بوویت سپاس بۆ زانیشتان سپاس
وەڵە بەڕزان دەچینە لای ڤیتیەکە هاوکارمان ئازاد ئۆمەراوی بۆی ئامادە کردوین لە گوندێکی ناوچەی خەلیفان هاوڵاتیەک خەریکی بەخێوکردنی گورکەوانە بەڵام هاوکارانمان ئاماژە بۆ دەکەن کە لە ئێستادا هاوکارمان پەیامنێرمان ڕامیار ڕۆسمان ئەزلایڤێکی بۆ ئامادەکردین بۆ بورن ئەچینە لای ئەو ئەزلایڤە فەرموون با پێکەوە بینەر بین. ڕاستکە من گەڕەمەوە. وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بابەت داواکاری بەیاننامەی خوێندکارانی پەیمانگای تەکنیکی سلێمانی. ئێمە وەک خوێندکارانی پەیمانگای تەکنیکی سلێمانی هاوشێوەی سەرجەم زانکۆ و پەیمانگاکانی پارێزگای سلێمانی بە شێوەیەکی زۆر لە قەزا و ناحیەکانی دەوروبار لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا ئەتوانین بڵێن لە ماوەی 3 هەفتە خۆپێشاندانمان ئەنجام داوە بۆ داواکردنی چەند مافێکی سەرەتایی خوێندکاران. و ئەو داواکاریانەی ئێمە ئاڕاستەی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی خوێندنی باڵا و لایەنی پەیوەندیدار کراوە. لە تەواوی خۆپێشاندانەکانی خوێندکارانی پەیمانگای تەکنیکی سلێمانیدا خۆشبەختانە هیچ جۆرە پشێوی و ئالۆزیەک دروست نەبووە و ئەمەش باوڵ و ماندووبوونی خوێندکارانی پەیمانگا و باوکاری هێزە ئەمنیەکان. داواکاری تایبەت بە پەیمانگای تەکنیکی سلێمانی بریتیە لە یەکەم داواکاری پەیوەست بە پەیمانگا بریتیە لە تەواوی خوێندکارانی خۆپێشاندەر لە داواکردنی دەرماڵە بۆ هەرسێ سیستمی زانکۆلاین، پارالێڵ و ئێواران و زیادکردنی هۆڵەکانی خوێندن بۆ پەیمانگای تەکنیکی سلێمانی و باشترکردن و دابینکردنی پێداویستیەکانی خوێندن و هەڵوەشاندنەوەی سیستمی پارالێڵ و ئێواران یاخود کەمکردنەوەی کرێی خوێندنی ئەو دوو سیستەما. و دابینکردنی هێڵی ئینتەرنێت بۆ سەرجەم بەشەکانی پەیمانگا و دابینکردنی هۆڵەکانی و هۆیەکانی گواستنەوە بۆ خوێندکارانی ناوشار. و خاڵی دووەم ئەو داواکاریانەی پەیوەستە بە بەشە ناوخۆیەکانی پەیمانگاکەمان بریتیە لە نۆژەنکردنەوەی بەشە ناوخۆیەکانی کوڕان و کچانی سەر بە پەیمانگا و داواکردنی سەرجەم ئەو پێداویستیانەش کە لە بەشە ناوخۆیەکان پێویستن و دابینکردنی هۆکارەکانی گواستنەوە لە نێوان شارەکان بۆ بەشە ناوخۆیەکانی پەیمانگا. ببورم بەڕێزان منیشە نەقسمەیە ئەوانەی کە بۆمان جێبەجێ کراون ینی لە ئێستادا و داواکارانەیە کێمە پێشکەشی حکوومەت یاڕێمی کوردستانمان کرد بەڵام حکوومەت نەیکرد دیارە حیزبێکەستا بۆمان بکە ئەمانەش بەانەی کاتە بە ماف بەسەرمانەوە بڵێ ئەوە مافەوەمان کردوون و منەتمان بەسەرا بکەن نا ئەوە مافی خۆمانە و ئەبێ پێمان بدرێت ئەمانێک کە بۆمان کراون تا ئێستا تەنها بەشە ناوخۆیەکان بۆ هەنە شتی بۆ کراوە یعنی هەنێ فەرش و بڵێ خەسالەوەم شتانەی بۆ چووە بەڵام ئەمە ناگا بە تەواوی ئەوەی کەشتەکانیان بۆ کردین داواکاری سەرچی ئەمە دەرماڵەیە دەرماڵەش وتیویانە بڕەپارێک ئەنێرین بڕەپارەکە بۆ زانکۆ پەیمانگاکان و بەشە ناوخۆیەکان بۆ بەسەر هەموویان دابەش کرێ زایدەن ئینجا دەرماڵە یعنی نیوە بە نیوە تقریبن نیوە بە نیوە ئەم نیوەی کە دێ بۆ زانکۆ پەیمانگاکان و بەشە ناوخۆیەکان باشە بەڵام ئەمەی تریان دڵنیا بە لەوەی ناگاتە دەست خوێنکار دڵنیا بە لەوەی ناگاتە دەست خوێنکار یان لە ڕێ هەمووی تەخشان و پەخشان نەکرێت جایتر بە هەزراکە بڕوا بە شوێنێکا بڕوان نازانین داواکاریشین ئەگەر ئەم بڕەپارەی ئەنێردرێ ئەگەر ئەم بڕەپارەی ئەنێردرێ با لە ڕێگای هیچ حیزبێکەوە بۆمان نەنێرن با لە ڕێگای هیچ کەسێکەوە هیچ خوێندکارانێکەوە یعنی ئەم نوێنەرانەی خوێندکاران و چی ئەمانە بۆمانێرێ خوێندکاری خۆپێشاندەر هەڵبژێرێت و خۆی سەرپەرشتی بکات نەوەکە خوێندکاران بیبات بۆ دەرماڵەیە باسی نەکردووە لە بەیاننامەکەی وەزارەتی داراییە لە بڕیارەکە نەخێر دەرماڵەیە نەخێر ئەم ئەوت ملیارێکە دابین کراوە دەرماڵە نییە یعنی هەر پێشینەیەکە دەتوانی بڵین چاوبەستنە بەس چامان ببەستن ئێمە بەردەوامە بین ئێمە بەردەوامە بین بزانین هەڵوێستیان چییە بێ ینی هەتا ئێستا و وعدانی کە پێیان داوتیان هەنشتیان بۆکەین ڕاست هەنشتیان کردووە هەنشتیان کردووە بانەڵێن بەرپرسی حیزبی کردوێتی ئەمە ناکە حکوومەت کردبێتی حکوومەتیی بۆ خوێندکاران نەکردووە تا ئێستا ئەمەی کراوە حیزب کردوێتی حیزب ئەمەی بۆ کردوین دەستان خۆستا ئاگناوزاد یەیتە لەم زۆر سپاس بۆ پەیامێرمان ڕامیار ڕۆسمان سپاس بۆ ئەوەی کە ئۆزلافەی بۆ پێشکەشکردین و هەروەها دیارە قوچابیان هەموو بە کۆدەنگی لە ناوچە جیاوازەکان بە تایبەتی لە پارێزگای سلێمانی و بڕیارەی دوێنێ ئەنجومەنی وەزیران ڕەت دەکەنەوە باوەڕیان وایە دەبێ ئەوەی کە دەیانەوێت لە پێناو بەرژەوەندی قوتابیان نابێت ڕاستەوخۆ بڕیارێک بێت دەست بکەنەوە بە سەرفکردنەوەی دەرماڵە بۆ قوتابیان
دەچینە لای دینۆسەر بابەتەکەی شەیدا لەوەی کە باس لە ئەوە دەکات لە گوندێکی ناحیە خەلیفان هاوڵاتیەک گورگ بەخێو دەکات. ئازاد ڤیدیۆیەکی بۆ ئامادەکردین با پێکەوە بیدەری بین. وصل لا لون مستخري لا بالنصر ناوم سامان عەبدوڵڵایە دانیشتووی گوندی کەڵەکینی سەر بەناحی خەلیفانم. ئەم گورگیان گورگێکە تقریبان تەمەنی مانگێک بوو کە گرتم، بەڵام ئێستا تەمەنی ساڵێک و 3 مانگە بەخێو یەکەم. ڕاستی گوڵگەشتی ماریە زۆر بەسەبرە، ڕۆژانە تقریبان سەعاتێک بۆ 2 ساعت یاری لەگەڵەکەم. هیچ زیانشی نەبوو دەور و بەر و کۆمەڵگایەکە، هەنی بەسەبرە زۆر. بەخوای زەرەر و زیانی بۆ مناڵان زەرەرێکی نییە، بەڵام تەنیا بۆ باڵندا کەمێک زەرەری کەمێک بۆ باڵندەکان. وەڵای زۆر جار لەگەڵ ئاژەڵانشم بەردایە، لەگەڵ مەسەڵەن مەڕە چێرە، زۆر زار لەگەڵ برتە سیاش، یعنی یاریشان لەگەڵەکە. سەبارەت بە ترسان لە خەڵک یەک جار بۆنت کە و خەلاس ترس نامێنێ، بەڵام ئێستا ئەترسێ. ئەگەر هاتو یەک جار بۆنی کردی ترسی نامێنێت. لە خواردنی دیاریکراوینە کێشێک و بەیە میوەیە ناشتانەشی و شتووە باز گۆشتی بۆ گەنوشت و مرداری شووە ناخوایت، هەر بە ئەم گۆشتەکە کێمە دەمێ. بەخوای فەرخە بوو سەرەتای وەڵا بە گچکەی زۆرەوە نەبوو، شتێکی گەورە نەبوو، بەس سەرەتای خواردنی دیاریکراوی هەبوو. ڕۆژانە بەس کوبە و شیرمەدایە، هەتاوەکو بڕۆکە ڕادێ لەسەر خواردنەکەن چکە گە خواردنی بەقەوەتی بدێ تەحمل ناکە. هەر بە گچکەی بەرم داوا ناماڵە گوتم با بڕۆ بزانم چی لێ ئەوش ڕات لەگەڵ کەش و هەوا ژینگەکەی کێشەی نەبوو. منداڵ شتوە زۆر بوو داتنە لای لەبەر هەندێک زوو ماڵی بوو، تورس و شتی وای نەبوو بڵێ دەوە بیست پەلاماری یەک بەشەر شتوانەدایە، بەس لۆ باڵند شتوانێ زۆر سێقم بە گورگ و داعبا شتوانێ دەڕندێ بەحام. خواردنی گورگ خواردنی سەرەکی گۆشتە، ئەم لە لای خۆ میوە و شتی وە برنج و شتی وای دەدەمێ. حتمما وەڵا پەلەوەری زۆری سیقینە لۆ پەلەوەری و شتی وە بڵێ ڕاستە خۆ دیاریکرابی ناخۆی من ناخۆ بە سیقەشم پێ نییە، بڵێ بە شەرتی ئەوەی سیقەبی بەخوای سیقەم پێ نییە. ئەم نەیبم لەگەڵ خۆمەی بم احتیاجێ بمە ناو حیوان شتووە، بەس چێ لێ ناگەڕم بڵێ نزیکی سەگ و شتوابی لەبەر ئاوەگر بوون شتوانێ پیس بوون شتوانە گەر ناو چێر شتووە احتیاج لەگەڵ خۆمەی بم. بەخوای ئەزانی شێوەی کووە گەری ئێستا بنمونە ئەتو کە دێ لای ئەو لە تۆ ترسی ئەتوش لەوێ ترسی ئێ بە ڕای دەبی یەک هەر بەراورد لەوێش داینێ لە بەرێک داینێ، بەڵام بەرەی زیان و شتوایبی احتیاجە هیچ کێشە نییە. دێ نزیک بۆن تەکەوە کە بۆنی کردی هیچ کێشەیەشی نابی. لەلاش لەم منتیقە دەوری بەر بەس وێ پارێکێکمە یان وەختی شوێیان داواکردنم دەفرۆش ئەو وەختان نەبوو. ئێستا ناستا و ماوەی کەس داوای نەکردە. بەخوای هەرچی قورس نییە بڵێ قورزێ بەس زۆرش بێکەوە بەخێو ناکری. زۆرشتم بێ لە مریشکە لەو لای سەگە لەو لای چێڵە ئەو ئەیوێ وەمە مەسروفە ناکری. ئەگەر لە ناوە لە شوێنی ئێرێ و خواردنەشی احتیاجیشی هەیە و خەلاص مەسروفی کەمە بڵێ مەسروفەشی وا زۆری نییە. با دیار بێ بێ مافی نەمای لێرە. خۆشەویستی ئەوەیە کە گورگێک ڕام دەکەی پێی کەواتە با هەمومان پێکەوە میهرەبان بین. ئازیزان و خۆشەویستان بڕگەوابەتەکانی پەیامی ڕۆژمان لەگەڵ هاوکارم شێدا پێشکەشکردن تا سبێنە پێتان دەگەینەوە بەخوای گەڕۆ میهرەبانتان ئەسپێرین ماڵتانەوە. خواتان لەگەڵ.